تكشت ده أي روبوم درك داخل سنة وداخل هەرێزان سەلام عەلەیکوم ئەو کاتتان باش زۆر سوپاس و خۆشحاڵین کە دووبارە دەتانبینینەوە لە چاڵەشێکی تر لە چاڵاچیەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری تکا دەکەین مایکەکانتان دابخەن بەڕێزان بۆ ئەوەی دەست پێ بکەین لە کاتی خۆمان مامۆستا سەنگەر لەگەڵمان بە ئەگەر کەسێک دەنابیشت کۆ هۆستی بەڕێزان ئەکادمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری وەک لە کورتەی باسەکە دیارە چاڵاکیەکانی چڕ کردوێتەوە لەو سێ تەوەرە هەم پەروەردە هەم ڕاهێنان هەم ڕاوێژکاری چکە پێمان وایە بەڕاستی بەو سێیە هەم دەتوانین تاکێکی بەرهەمهێنەر دروست بکە هەم پێمان وایە پێویستی بە دەستباری خولایەکی بتوانین کارێک بکەین لە خزمەتی پرۆسەکە بە شێوەیەکی گشتی جگەلەوە مایکەکەی کراوەتەوە بێ زەحمەت هەموو جارێ ئەوە دووبارە دەکەینەوە ئەگەر مایکەکانتان دابخەن بە بتوانین تەرکیز لەسەر ئیشەکە بکەین ئەکادمیای مێگامایند پلەس جگە لە ئەو وێبینارانەی کە شەوانی شەماڕێکی دەخا ئەوەی مامۆستا عەبدولسەلام 107مین وێبینارە کە ئەنجاممان داوە جگەلەوە چەند کتێب و چەند بەرهەمێکی تریشی هەیە کە چاپ و بڵاو کراونەتەوە کە ئەوانش هەمویان لە بواری پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکارین کە چەند کتێبێکی بەو دوایین کتێبمان لەسەر ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە کوردی کە پێمان وابوو لە ئێستادا زۆر گرنگە مامۆستایان شارەزاییان هەبێ یان ئاشنا بن بە بنەماکانی بەکارهێنانی ژیری دەستکرد و چۆن دەتوانن سوودی لێوەرگرن بیکەنە هاوکارێک و پاڵپشتی کارێک بۆ کارەکانی خۆیان کتێبەکانی پێشتریش وەک بەڕێزان ڕەنگە ئاگادار بن پۆلەکەت بەرەواش بکەوە فلیپت کلاسروم ئەو یەکێک لەو کتێبانە بوو 100 ڕێنوێنی بۆ مامۆستایان و وانەوتنەوە لەگەڵ کتێبێکی تر بە ناوی 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان لە هەموو بوارەکاندا کتێبی داهاتوش بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان کە لە بۆ پیشانگای سلێمانی ئامادە دەبێ ئینشاڵڵا زووترین کات ئەویش ڕادەگەێنین هەروەها جگەلەوە فەرهەنگێکی ئەلکترۆنی بە خۆڕاییشمان هەیە کە فەرهەنگی ئەلکترۆنی زار زمانی ئینگلیزی کوردیە لە ئێستادا کە خوێندنەوەی ئەمریکی و بریتانی تێدایە ڕاستەوخۆ لە زمانی ئینگلیزی وەرگیراوە اعتماد لەسەر زمانەکانی تر نەکراوە وەکو فارسی و عەرەبی بەڕاستی وەکو لە زمانی دایکەوە وەرگیراوە پێمان وایە لە داهاتوویەکی نزیک ئەوەش دەبێتە یەکێک لە بەرهەمە ناوازەکان چونکە بەردەوام تیمێکی خۆبەخشکاری تێدا دەکەن و دەوڵەمەندی دەکەن لە ئێستادا لە ئاستی وشەدایە وشە و دەستەواژە خەریکە ڕستەشی بۆ زیاد دەکەن و ڕەنگە لە داهاتووی زۆر نزیک ئەبدەیتی نوێشی بکەوتە بەردەستی ئێوە وەک بەڵێنماندا بوو ئەو فەرهەنگە ئەلکترۆنیە بە خۆڕاییە و بە خۆڕاییش دەمێنێتەوە ئەو بە بوێتە وعدی ئێمە بۆ هەموو کۆمەڵگە هەر جارەی لە تەوەرێک بە دوای کەسێکی شایستە دەگەڕێن بۆ ئەوەی بتوانین بەڕاستی سوود لە ئەزمموی یەکتر وەربگرین هەوڵ بدەین ئاڵوگۆڕی بۆ چوونەکان بکەین دید و تێڕوانینەکانمان بگۆڕینەوە لەسەر ئەو مەسەلانەی کە لە کۆمەڵگەی کوردی لە پرۆسە و کەرتی پەروەردە و خوێندنی باڵا مشتومڕی لەسەرە یەکێک لەو بابەتانەی کە قسە زۆر هەڵدەگرێ و دەڵێەوە هەویرە ئاویشی زۆر دەوێ بەڵام خۆمان لە قەرەی دەدەین ئەویش تاقیکردنەوەکانە تاقیکردنەوەکان بەڕاستی تێڕوانینی جیا دیدی جیا هەیە بۆی هەم لەلایەن مامۆستایانەوە هەم لەلایەن قوتابیانەوە هەم لەلایەن کەسوکار و بەخێوکارانەوە هەم لەلایەن ئیداری و کارجێڕەکانیشەوە کارجێڕانی دامەزراوە پەروەردەیەکان هەر یەکە ڕەنگە بە مەبەستێک یان بە جۆرێک لە دیدێک لە گۆشەنیگایەکەوە تەمەشای تاقیکردنەوە دەکات بۆیە ناونیشانەکەش لەگەڵ مامۆستا بەو شێوەیە پێی باش بوو بەو شێوەیە ڕێککەوتین کە تاقیکردنەوە لە کەرتی پەروەردە ئایا بۆ هەڵسەنگاندنە یان بۆ سزادانە لە نێوان ئەو دوو میانەدا بەپێی ئەو بەرنامەی کە دانراوە
بەڕاستی مامۆستا عەبدولسەلام مەدەنی کە کەسێکی ناسرا و ئاشنایە و کاری زۆری کردووە لە بواری پەروەردە بە گونجاومان زانی بۆ ئەوەی تەکلیفی لێ بکەن و داوای لێ بکەین لەگەڵمان بێ ئەم شەو لە خزمەت ئێوەی بەڕێز دابین بۆ ئەوەی هەم دید و بۆچینی خۆی بخاتە ڕوو هەمیش پرسیارەکانی ئێوە پرسیار و سەرنجەکانی ئێوە وەربگرێ و ئەگەر پێویست بێ وەڵام بدرێتەوە بۆ ئەوەی بتوانین هەمومان بەیەکەوە بگەینە نەتیجەیەک یان بگەینە ئاراستەیەک کە بتوانین لە ئایندەیەکی نزیک کاری لەسەر بکەین. بەڕای من مامۆستا عەبدولسەلام بەڕاستی کەسێکی زۆر دیارە پێویست بە ناسین ناکە بەڵام بۆ ئەوانەی کە کەمتر دەیناسن تا زۆر ڕەنگە خۆی حەز نەکا زۆر شت بڵێن بەڵام من دەزانم سیڤەکەی چەند دەوڵەمەندە بۆیە هەندێکی لێوەردەگرم مامۆستا بە ڕوخسەتی جەنابەت. مامۆستا عەبدولسەلام چالاکوانێکی کۆمەڵگەی مەدەنی شارەزا و لێهاتووە بە تایبەتی لە پرۆگرامە جۆرا و جۆرەکانی جڤاک و با بڵێن کۆمەلگا بە تایبەتی لە ڕاهێنان لە بواری پەرەپێدانی تواناکان. ئێستا خۆی ڕاوێژکارە لە نووسینگەی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ ڕاوێژکارە بۆ پەرەپێدانی دامەزراوەیی ئەوە نوێترین کاریەتی کە ئێستا لەوێ کار دەکا بەڵام لە هەمان کاتدا ئەندامە لە بۆردی بەڕێوەبردننی زانکۆی کوردستان هەولێر لە ساڵی 2019 تاکو ئێستا هەروەها بەڕێوەبەری جێبەجێکار بووە لە دەستگای ڕوانگە لە 2015 تاکو کۆتایی مانجیدەی 2024 لە حکوومەتی هەرێم لە نووسینگەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و با بڵێن دامەزراوە جیاجیاکان وەکو ڕاوێژکار بۆ کۆمەڵگەی مەدەنی و بۆ کاروباری گەنجان کاری کردووە لە فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون کە ئەویش پەیوەستە بە نووسینگەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەندامی بۆرد بووە بە پلەی بەڕێوەبەری گشتی وەکو ڕاوێژکار ڕاهێناری ڕاوێژکار کاری کردووە لە زۆر پرۆگرام بەڕاستی هەم بەڕێوەبەر بووە هەم دیزاینەری پرۆگرامەکە خۆی بووە هەم بەرپرسیارەتی زۆری هەبووە لە نێو ڕێکخرا و NGOەکان و لە ناو حکوومەت و لە ناو ڕێکخراوەکانی قوتابیانیش وەکو بڵاوکراوە 7 کتێبی بڵاوکراوەی هەیە ئەگەر غەڵەت نەبم مامۆستا 7 کتێبی بڵاوکراوەی هەیە لەگەڵ نامیلکە و مانوەڵ کە بۆ کار و پیشەی جۆرا و جۆر داناوە و سوودێکی زۆری هەبووە بەڕاستی مامۆستا لە زۆر بواردا هەم لە بواری پەبلیک سپیکینگ لە بواری ڕاهێنان ڕاوێژکاری گەشەپێدان و گەنجان زۆر زۆر کاری کردووە ئەندامی ئەو تیمی تاسکفۆرسی ریفۆرمی پەروەردەییە کە بەڕاستی تیمێکی زۆر گرنگی دەدەن بە ریفۆرمیان چاکسازی و ریفۆرمکردن لە کەرتی پەروەردەدا بۆیە وجودی ئەمڕۆ لێرە لای ئێمە زۆر گرنگە بۆی هەم گوێ لە سەرنجەکان و پرسیارەکانی ئێوەش بێت بۆ خۆی وەکو بڕوانامە بە ئەندازیار با بڵێن ناوبانجی دەرکردبوو بەڵام ئێستا زۆر لەوە تێپەڕیوە خۆی بەکەلۆریسی هەیە لە سیڤیل ئەنجینیرینگ لە زانکۆی مووسڵ زمانەکانی کوردی بە هەردوو زاراوەی بادینی و سۆرانی بە تەلاقە وەکو زمانی دایک دەزانێت زمانی عەرەبیەکەی ماشەڵای دەوێت فۆڵ کۆماندە زمانی ئینگلیزیەکەش هەموو سکێلەکانی تەواوە زمانی تورکیش وا لە مەرحەلەی سەکردن و با بڵێن گفتوگۆدا بەڕای من ئەوەندە ڕەنگە زۆریش بێ پێی ناخۆش بێکە ئەوەندە دەڵێن بەڵام ئەوە هەر کەمێک لە سیڤەکەی مخوێندەوە بۆی بەڕێز بۆی بەس بزانن ئێمە لەگەڵ کەسێکی شارەزا و بە ئەزمووندا مامۆستا زۆر سپاس کە داوەتەکەی ئێمەت قبول کرد سپاس کە لەگەڵمانی دەزانین هەم بەرنامەتان پڕە و جەدوەلتان قەرەباڵغە بەڵام سپاس کە بەدەم داوەتەکەی ئێمە داهاتن ئێستا سعات 9:16 ئێمە هەمووی 90 خولەکمان لەبەردەستە جەنابەت
ئەگەر گوتت 25 دقەیە قسە دەکەی ئەوەی تر دەکەینە پرسیار و سەرنجی بەشداربووان بە سوپاسەوە بۆ زانیاریت ئەوە ڕێکۆرد دەکرێت ڕەنگە ئێستا لە یوتیوبیش هەوڵ دەدەین ئەویش بە لایڤ ستریم بگوازرێتەوە. مامۆستا دەتوانی جەنابەت کۆ هۆستی مایکەکەت بکەیەوە و سلایدەکانیشی لەسەر شاشێت. فەرموو. زۆر سپاس مەمنونم. سلام علیکم. عەلەیکم السەلام. بەڕێزن زۆر سپاس بۆ داوەتەکە، دەستان خۆش بیت، مەمنونم. نازانم سۆرانیەکەی من وا فول کۆماند نییە بەڵام هەوڵی خۆمەدەم وەگەر لە پاورپۆینتەکەش بچینە سلایدی یەکەم ئەزیەت نەبیتن با لەوە دەست پێ بکەم بزەبت ئی پێشتر ئەزیەت نەبیتن دەست خۆش. یان دووبارە سلااوتان لێبیت ڕێزداران. بەوە دەست پێ دەکەم ئەگەر ئێستا من ئەو یەکێک ئەڵێتن سەیدە بادینی باخە تەمام هەوڵە دەک بکەینە بادینی ئەوانە ئێستا گەر ئێستا سەیری ئەم سەعاتە بکەین و بڵێن سەعات چەندە وابزانم ینی دیارە وازە حەژمارە هەشت لەوەیە لە دیوی تریش میلەکە لە نێوان 4 و 5 بە ئاسانی ئەتوانین بڵێن سەعات 8 و 20 22 23 خولەکە چونکە عقلی ئێمەوە بەرمەجە کراوە ئاسان ئەگەر بچنە سلایدی دووەم سەعاتێک بێتن ژمارەیشی لەسەر نەبیتن سلایدی دواتر ئەزیەت نەبیت ئەزیەتت دەدەم. پرسیارەکان ئێستا وەرگرین یان تا کۆتایی ناڵم 20-25 دقەیە قسەکەین و دواتر ئەوە ئەەکەم قسەکانی خۆت بکە مامۆستا دوای وەردەگرین بەس ئەگەر زوو بچنە سلایدەکان تا ینی ئەسەمە سلایدی دواتر ڕێزدارم. کێشەیەکی تەکنیکی بەسیط هەیە بەڵام هەوڵ دەدەین ئێستا مامۆستا سەنگەر جەنابەت دەتوانی ئەگەر سلایدەکانم بۆ بنێری ناتوانم لای من کردووە شێر کراوە وەست نەزانم ئەگەر بتوانین سلایدەکان کاک عامرە یان ئەمیرە پێشتر دەکەم ئەوجا دووبارەی دەکەمەوە مامۆستا ئەو ستۆپم کرد ئێستا دەگەڕێینەوە وادارم دیار بێ بەڵێ تەمام. فاوە سلایدی دووەمە لە سلایدی دووەم چونکە مێشکێمەوە بارمەجە کراوە ئێمە بە شوێنی ڕقەمەکان ئەزانین هەر یەکێک لەو ژمارانە لەکوێ فە بە ئاسانی لێرە توانین بڵێن سەعات 3 بچنە سلایدی دواتر. تەمام. لەم سلایدە ئەگەر ببینین کاتێک کە سەیری ژمارەکە عەقلی ئێمە دە و دووەکە ڕەنگە شوێنەکانیان ئاڵوگۆر تێدا کراویتن بەس ئەگەر عەقلی ئێمە بە دووی ژمارەکان بچیتن ڕێک ئایا سەعات 10 دقەیە یان 2 دقەیە ڕەنگە ببیتە جێگای پرسیار کە دەمانبەتە بزڵت ئەمە 2 سەعاتن ژمارەکان تێدانین. مەبەستم لەم میسالە و لە سیناریاوە بوو و زووتریش بەکارم دەهێنا بەرنامەجێکم هەبوو زوو پێش نازام سەدەی 20 بوو هێشتا مەوزوعی سەعات و سەعاتەکان میلەکان بە پێچەوانەوە ئەسۆرانەوە ژمارە 1-2 لە جاتی بەوە تیجاهە بواە بە پێچەوانەوە ئەسۆرانەوە حتا لە فیزیاس دەمان خوێن باتجاه عقارب الساعة یان بعکس اتجاه عقارب الساعة ئاراستەکە خولەکەکانەوە بەو شێوازەیە چونکە چۆن میلەکانی سەعات بۆ ئەو لا ئەچن یان بۆ ئەو لا ئەچن. فکرەکە ئەوەیە مێشکی مرۆڤ لە سەردەمێک لە سەردەمەکاندا شتێک دیزاین دەکاتن واقعێک دروست دەکاتن دواتر ئەبیتە نۆرمێکی کۆمەڵایەتی وێنەیەکی زیهنیوە لێ وەرئەگیرێتن دواتر وەکو ڕاستیەک ئەبینرێتن معنەوە مجرد سیناریۆکە لە سیناریەکان بەڵام مێشکی مرۆڤ چونکە تەمبەڵە لەسەر سیناریۆک لە سیناریۆکان و اعتیادیەوە یەکێک لە میکانیزمەکانی مێشکی مرۆڤ بۆ ئەوەیە چونکە تەمبەڵە لە ئەسڵی خۆیدا ئەبێ زوو ئەو شتانەی کە فێر ئەبیتن ڕێک بخاتە
لاوعی خۆی سەبکۆنشسی خۆی و دواتر زۆر خۆی بۆ هەموو جار کاتێکە دێتە هەمان پرۆسس هەمان کار دووبارە کە پرۆسسی فکرکردن نەکاتن چونکە زۆر ماندوو ئەبیتن و محتاجی هێزێک و ئەنەرژیەکی زیادە فەتا لەسەر خۆی سوکەتن زۆر لەو شتانی کە ئەبینیتن ئەکاتە وێنەیەکی ذهنی پرۆسسێکە لەبەر ئەکاتن ئەخاتە لاوعی خۆی دواتر پرۆگرام ئەبیتن لەسەری کە بەشێک تێدا بینین و تێگەیشتن و تحلیلکردنی شتەکانە و بەشێکی تریش خودی تواناکانە گەورەتر لێ بکەین ئەو نۆرمە کۆمەڵاتیەکانیش دیسان بە هەمان شێواز خۆمان لەگەلی ئەگونجێنین ئێستا ئەو سەعاتە ئەگەر یەکەم جار کاتێکی یەک دوو بەو شێوازەدانە ڕابە یەک دوو بەو شێوازە بواە و میلی سەعات بەو شێوازە چووبە یان ئەسڵان ئەوانەی کە سەعاتیان دروست دەکرد بۆ دەست بۆ نمونە لە دەستی چەپ نەنانڕابە بۆ دەستی ڕاست بواە وەکو چۆن ئێستا نۆرمێکی تر مۆدێلێکی تر کەمینن بەڵام هەندێک لەو ساعتانە خۆی ساعتەکە دیزاین کرا بۆ دەستی چەپ بەڵام ئێمە لە دەستی ڕاست دادەنێنیان ئەسڵەن هەندێک ساعت دروست بووینە وا دیزاین کراوە ئەسڵەن بۆ دەستی ڕاست دادنێن میلەکە لەو شوێنەیە بەڵام لەگەل ئەوە خودی یەک دو سێ تا دوازدە کار بە هەمان ئەتیجا ماوە بە هەمان ئاراستە هەر ماوە مەقسەد وێنەیەکی کۆمەڵاتیە بەو شێوازە دائەڕێتن ئەوەی ئەمەوێتن عام باشە دەرسێک بیت بۆ ژیان بەڵام تەحدیدەن بۆ مەوزوعی تاقیکردنەوە چونکە بوویە نۆرمێک و سنتەرێک بۆ پرۆسەسی پەروەردەی ئەوڕۆ لەو چەند خولەکەدا مجرد هەوڵ ئەدەم ئەڵێم با چۆنە ئەگەر ئێمە فکر بکەین ئەگەر لێرە پرسیارێک دروست بکەین بۆ ئەو تاقیکردنەوە هەیە و بۆ بەس بەو شێوازە ئێمە سەیری بکەین وەگەر بچنە سلایدی دووەم کاریکاتێرێک هەبوو ینی دواتر عفوان سلایدی دوای ئەمە کاریکاتێرێک هەبوو زۆر ینی بەناوبانگ بوو زۆرجار لە محاضرات و ئەوانە باس دەکرێتن لەسەر مەسائلی گرێدراو بە پرۆسەسی پەروەردەی کە لە ئەو کاریکاتێرەدا لەو وێنەیەدا کۆمەڵە ئاژەڵێک ئەبینرێن لەو وێنەیەدا تحدیدەن مەسەلەن ماسیە سەگە فیلە بەطریقە مەیمونە ئەوانە ئەم کۆمەڵە ئاژەڵێکن کاریکاتێرەکە بەو شێوازە سەیری بابەتەکە ئەکاتن وا تعلیقەکە لێ ئەدرێتن ئەڵەتن ئێستا چونکە ئێمە ئەمانەوێ عادیلانە سەیری بابەتەکە بکەین ئێمە یەک تاقیکردنەوە یەک ئیمتیحان بە هەموو لایەک ئەەکەین و لەوێوە ئەزانین کامیان ژیرە کامیان زیرەکە کامیان باشترینە کامیان خێراتر ئەتوانێتن بشتە سەر ئەم دارە قاڵبی پرسیار ئەوەی کە مێشکی ئێمە قەناعاتی ئێمە دایناوە قەناعاتێکە بوو قاڵبێک بوو بە پرسیارێک بوو سیستەمێک پرۆسسێک تاقیکردنەوە و پرسیارەکە بەو شێوازەیە ئەم درەختەمان هەیە ئەم دارەمان هەیە ئەوەی خێراتر بشتە سەری ئەو زیرەکە ئەو کەسە سەرکەوتووە تاوان لەم بەیناگەر سیر بکەی ڕەنگە مەیمونەکە خێراترینیان بیت لەم ئاژەڵانەی کە لەبەر دەستن و ئەو کاتە وا ئەوترێتن کە مەیمون زۆر زیرەکە زۆر ژیرە ئەو لە هەمویان بەتواناترە بەڵام چۆن بوو ئەگەر ئێمە پرسیارەکە بە شێوازێکی تر بووە کێ زیاتر ئەتوانیت لە ناو ئاودا بمێنیتن شێوازێکی تر بوو کام لەوانە ئەتوانیتن بارێک هەڵبگریتن زیاتر لە ئەوانی تر ئەو کاتە بووتە ئەبیتە شتێکی تر یان باڵندە لەگەڵیان نییە ڕاستە بەس باڵندە لەگەڵ باڵندەکە لە ئەخیر هەیە ڕاستە باڵندەکەش هەیە ممکنە باڵندەکە سەریعتر بگاتن کە مامۆستا هەردی دەستخۆش بیتن فمەقسەد بزانە چۆن بوونی پرسیار ئەو قاڵبە تحدیدی زیرەکی ئەکاتن و ئەبیتە نۆرمێکی کۆمەڵاتی و تەقییمێکی کۆمەڵاتی بۆ کەسێک و کاتە ئەمە ژیرە ئەمە سەرکەوتووە ئەمە ئەو هەموو صیفاتە باشانە لێ ئەدرێتن هەڵ سەنگاندن ئێستا بەو شێوازەیەوە وا لێ هاتیە من ئەزانم تەحەدایەکی گەورەیە کاتێک کە دێن سەیری ئەو هەموو قوتابیانە ئەکەین چۆن بتوانین سیستەمێکی وا دابنێن قوتابی بتوانێتن خۆی یعنی بۆ معقول آخر بۆ هەریەکێک ئێمە منهەجێک دیزاین بکەین یعنی پرسیارێکە چونکە هەندێک وڵات لە هەندێک تەجارب شتێکی نزیکی ئەمەیان کرد یا ڕاستە مامۆستایەک نییە بۆ هەر قوتابیەک بەڵام هەندێک ئالیات هەن کە چۆن بتوانی تەرکیزێکە زیاتر لەسەر خودی ئەم قوتابیە بیتوە دیزاینی منهەجەکە بە شێوازێک بکرێتن ئەم قوتابیە بگریتەوە یان على الأقل کەوە مەوزوعی ئێمە و بابەتی ئێمە سنتەری هەڵسەنگاندنی قوتابی نەبیتە امتحان نەبیتە تاقیکردنەوە بەو نەفەسە و بەو ئالیەتە و بەو ڕێگایە و بەو قاڵبەی ئێمە سەیر دەکەین تقریبا توانم بڵێم هەموو پرۆسەسی پەروەردەی لای ئێمە بووە چۆن ئێمە بتوانین تاقیکردنەوەیەکی سەرکەوتوو بەدەست خۆمان بیهێنین چۆن ئێمە والێ بکەین
تاقیکردنێکی وامان هەبیت کە ئەم قوتابیە تێدا سەرکەوتوو بیت و خراپتریش لێ دێتن کاتی کە ئەو جۆرە پرسیارانە وەکو چۆن بلۆم تۆکسۆنۆمی باسی چەند مستەوایەک ئەکەتن بۆ مەوزوعی ژیری و زیرەکی و ئەوانە تەرکیزی ئێمە بەس لەسەر مەوزوعی مێمۆرایزیشنە تەذەکورە بیر هاتنەوەیە چەند ئەتوانیتن لەبەر بکات و پرسیارەکان زیاتر شێوازی شەرحکردنی دەرسەکە و شێوازی مامەڵەکردن لەگەڵ قوتابی و هێنانەوەی ئەم زانیاریانە دووبارە بۆ مێشکی قوتابی کاتێکچتە ناوقاعی ئیمتیحاندا ئەمە بووە کرۆک و پرۆسسی ئەوەی کەمە ئێمە بە یەکێک بڵێن ئەمە زیرەکە ئەمە ژیرە ئەمە سەرکەوتووە بۆ ئەو مەبەستە بابەتەکە کۆمەڵە خاڵێکی هەیە من ئەڵێم ئەبێ ئێمە تۆزێک وێنەکە گەورەتر لێ بکەین تاقیکردنەوەکە ئۆکێ من تێگەیشتم هەیە بۆ ئەوەی کە معیارێکمان هەبیتن پێوەرێکمان هەبیتن بۆ هەڵسەنگاندن کامە خاڵی یەکەمە و بێ بەو شێوازە سیر بکەین بەڵام لەگەل ئەوەشدا بە کۆمەڵە خاڵی تر لە دەوروبەری ئەمە ئەوەی بە ئینگلیس پێڵەن هۆڵستیک ئەپرۆچ بە شێوازێک مقارەبەیەک منهەجێتێک استراتیژیکی وە بە شێوازێکی فراوان پانتایەکە فراوان بیتن بتوانین هەموو مەشهدەکە ببینین نەک تەنها پرۆسسی تاقیکردنەوە و تەنها یەک بابەت تێدا بیتن کە هەوڵ دەین تۆزێک باسی ئەم مەسایلانە بکەین مەقسەد شە لە تاقیکردنەوە بۆ هەڵسەنگاندر بیتن هێشتا لە خاڵی یەکەمین مەقسەد تێدا وێنە گەورەکە ببینین و کاتێک کە ئیمتیحانەکە دەکرێتن تاقیکردنەوە کە دەکرێتن مەبەست تێدا هەڵسەنگاندنە نەک عقوبەیە و نەک حکمێکە لەسەر ئەو قوتابی و نەک قوتابی بالضرورە ئیلا تۆ تەمبەڵی لەبەرەوە دەرەجەت نەهێناوە دەرەجەیەکی باشت نەهێناوە و فەلسفەی بوونی تاقیکردنەوە بێ دیاربیت لە ناو مەنهەجێتی ئێمە تۆزێک یعنی بەکەمی باسی نموزەجی فنلەندی ئەەکەم و ئەگەڕێمەوە ئەوە طبعاً پرسیارێکی زۆر گەورە بوو لەوێەوە زۆر جار ئەوترێتن لە مەناهجی تربەوی تعلیمی فنلەندی مەسەلەن تاقیکردنەوە امتحانات نییە ڕاستی من چوومە ئەوێ و سەردانی ئەوێشمان کرد بۆ ئەوەی لەم پرۆسسە زیاتر تێبگەم لە سوید و لە فنلەنداش وە نەبیت کە امتحان نەبیت چکەم بن بە عقلیەتە چوبووم وا خوێندبووم کە امتحانات نییە بەس کە چوومەوێ نە امتحان هەیە بەڵام بۆ چوونی ئەوان بۆ سیرکردنی ئەم چالاکیە ئەم پرۆسسە مەوزوعەکە بەشێکە لە کولێکی گەورەتر تاڕادەیەک مامۆستا یعنی دەسەڵاتی و ئازادی ئەو تاوان بەشێکە لە بڕدێکی کولتوری مەوزوعی متمانە با مامۆستا چۆن خێزان بەشدار لە پرۆسەکە کە ئەوڕۆ تۆزێک باسی ئەم بابەتەش ئەەکەم کولتورێکی جیاوازە بەڵام لەم بینە تاقیکردنەوە هەیە بەڵام چۆن سەیرەکەین ئەمە جێگای پرسیارە تەرکیزیاوان لەسەر خودی پرۆسسەکە نییە تەرکیز لەسەر قوتابیە و تاقیکردنەوە بوونی لە ناو فەلسەفە و منهەجیەت و استراتیژیەتی خوێندن و پەروەردەی ئەوێ مەسەلەن یان لە ئەدەبیاتدا کاتێککە باس ئەکرێتن لە جیاتیەوەی ئەو وەحشە بیتن حکمێکە و محکەمەیە و قاعەیە و تا من بزانم من چەند زیرەکەم و ئەوە بیتە معیاریەوەی کە من زیرەکەم یان نە مجرد ئەوە اختیبارێکە ئەکرێتن تا هەڵسەنگاندنێکە ئەکرێتن تا هەندێک شت نەک تەنها قوتابی هەندێک شت بتوانم پێ بپێوم بەشێکی تر لە وێنەکەدا قەینا با تاقیکردنەوە کەبیتن بەڵام بەشێکی تر لە وێنەکەدا ئەمەیەکە ئێمە چۆن بتوانین و ئەوە مەوزوعی بلۆن تکسۆنۆمی لە تیۆری خۆیدا کە بلوم باس ئەکاتن لەم مستەوەیاتانەی ئاستەکانی ژیری چۆن فکر دەکات کە لە هەمویان نزمتن گرنگە ڕاستە بەس تەنها نییە تا بمانگەیتە ئیبداع و یان هەڵسەنگاندن کە کۆتاییەکەیە توانەکان لە کوێن هەندەجار و منهەجی ئێمە بەو شێوازە بووە کە بەشێک تێدا سیستەمی سیاسی و سیستەمی ئابووری عێراق دەوڵەتێکی ڕێعی بووە نەفتمان هەبووە دەوڵەتەکە اشتراکی بووە مەطلوب ئەوە بوو بەشێک تێدا ڕەنگە منهەجی تربەوی تعلیمی هی ئەو سەردەمە عامە و بەڵام تەحدیدەن لای ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا عێراق بۆ دەوڵەتێکی نەفتی اقتصادێکی ئیشتراکی قوتابی بە یەک تکت ئەشتەقتا مەرحەلەی ابتیدایی متەوەسطەی ئیعدادی جامعە بەکەلۆریس دواتر ڕاستەوخۆ تعیین دەبیتن مۆم ئەوەیە زانیاریەکان لای بیتن توانای هەبیت یان نە زۆر گرنگ نییە و ڕەنگە دواتر لە ناو کاردا فێری هەندێک توانابیتن بەڵام خۆڵاسە دەوڵەت مولزەمە بە منهەجی اشتراکی اقتصادی ئەو هەموو کەسێک تعیین ببیتن ئەو نەزڕەیە بەو شێوازە بوو
جیهان ئێستا نازانم ئەگەر ئەو سیستەمە مابووە چۆن تعامل لەگەڵ ئەم گۆڕانکاریە گەورانە دەکرا بەڵام سیستەمە سیاسەکەش نەما سیستەمە ئابوووریەکەش نەما جیهانیش ئەو هەموو گۆڕانکاریانە بەسەر داهاتن لە هەموو جیهان ئێستا تەوەجوهەکە less knowledge more skills کەمتر زانیاری و معلومات هەن لەسەر حسابی زۆر توانا ئەبێ هەبیتن فمەناهەجی تربەوی تعلیمی ئێمە حتا ئەگەر امتحاناتیشە من ئەبێ هەندێک ئالیاتی بەو شێوازە بن تێدا بزانین قوتابی نەک ئەمیشتە لەبەریتی بەقەدەر ئەوەندەی چەند لێ ئەزانیتون لێ شارەزایەوە بووە توانا بۆ نمونە مثلا کابراڵەتن باشە باسی تاریخە تۆ هەر ئەڵێ باسی لەبەرکردن تاریخەوە بێ ساڵەکانی لەبەر بیتن خراب نییە ئەمە باشە بەڵام تەرکیز هەمووی ناکرێ بەس لەسەر ساڵەکە بیتنەوە ئەم لە الفراغات التالیە فراغەکان پڕ بکاتن بەقەدەر ئەوەندەی مەسەلەن باسی شەڕێکە ڕاستە بەڵام تا عەقلیەتی تەحلیلی و کریتیکال ثینکینگ دەربشیتن و کریئیتیڤ ثینکینگ فکری ئیبداعی و داهێنان کارانە و ڕەخنەگرانە یان هزری قوڵ دروست ببیتن تا ئەم عەقلیەتە تەحلیلیە دروست بیتن باشە هەندێک لەو پرسیارانە باسی تەحلیلی شەڕەکە بکرێت چی بوون ئەو ئەگەرانەی کەوا هات ئەسڵان شەڕ دروست ببیتن بۆ ئاشتی نەبوو بێتن ئەم عەقلیە تەحلیلیە لەوێ دەربشتووە ڕۆڵی مامۆستا ئەوە بیتن سەیری ئەم بوعدە ئەم ڕەهەندە بکات چجا لە مەوزوعی فیزیا و کیمیا و ئەحیا و هەندێک لە بوارەکانی تر کە دیسان باسی ئەوە نییە چەند قوتابی معادلاتەکان لەبەر بکاتن بەقەدەر ئەوەندەی مەوزوعی چۆن ئەوە بتوانێت لە ئەرزی واقع تەطبیق بکاتن بەکار بهێنیتن چه ئالیاتمان هەیە و چۆن خودی پرۆسسی تاقیکردنەوە لە وەرەقە و قەڵەم تەنها دەربچیتن ببیتە پرۆسسێکی هەڵسەنگاندن بۆ ئەوێ مەبزانایە قوتابی تواناکانی ئەم بوارەی هەیە یان نە و ئەو کاتە مەفهومی تاقیکردنەوە حرەکەی زیاتری تێ جوڵەی زیاتری تێدا ئەبیتن و بەرجەستە بیتن لە هەندێک چالاکی تر کە دەمانبەتە خاڵێکی تر ئەویش ئەبێ قوتابی سنتەری پرۆسسی فێرکردن بیت یعنی ناڵام دروستە ئەگەر بڵێم بەداخەوە بەڵام با حکمێکیش لەسەر نەدەم ئەو کاتێک کە زۆر باسی من هەجی سویدی و ئەوانە ئەکرا و تا ئێستاش من ملاحەزە ئەەکەم مەوزوعی مثلەن گروپینگ و مەوزوع قوتابی سنتەرە وا لێ هاتیە بەشێک تێدا مامۆستا ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێت ئاساس قوتابی سنتەرەوەکەن و یعنی هەر قوتابی هەر شتێک بکەتن ڕاستە بتەکید ئەمە هەڵەیە بەشێکی تریش کاتێک کە گروپینگ دەکرێتن ئەبێ ژینگەیەکی بەو شێوازە بۆی فراهەم بکرێت مەوزوع بەسەوە نیە ببیتە گروپ ئەوانە ئالیاتن قوتابی سنتەرە ئەگەر مولەخەسیکەین لە دوو مستەلەحدا لە جیاتی ئەوەی تیچینگ هەبیتن لەرنینگ دروست دەبیت یعنی لە جیاتی ئەوەی تەنها من چۆن زانیاریەکان بدەمە بەرامبەر چونکە تەسەورەکە فەلسەفەکە بۆچوونەکە بەو شێوازە بیتن ئنو من زانیاریم پێ قوتابی زانیاری پێ نییە بە پێچەوانەوە من سیرەکەم ڕاستە بەشێک لە زانیاریەکان لای منن بەڵام بەشێک لە زانیاریەکان خاصەتەن ئێستا لە ئینتەرنێتدا هەیە لە پەیژەکاندا هەیە چۆن وا لە قوتابی بکەم ئەو ببیتە بەشێک لە پرۆسسی فێربوون بۆ خۆی و هەڵسەنگاندنی من ئەو کاتەبیتە چەند قوتابی لە بابەتەکە تێگەیشتیە پرسیاری ئەوە ناکرێتن دواتر لە ئیمتیحانێک بوترێتن مەسەلەن وەڵڵاو پرسیارە خارجیە چونکە ئەگە پرۆسسی تێگەیشتن دروست بوو بیتن ئەوە ینی ئەوە نابیتن کە ینی پرسیارێکی خارجی بیتن فقوتابی سنتەرە یعنی من سیرەکەم مەسەلەن لە دەفتەر خوتەی خۆم نانووسم من ئەو بابەتە شەرح بکەم لە دەفتەر خوتەی خۆم ئەنووسم ئەبێ قوتابی لە کۆتایی ئەم دەرسە دوو سێ لەو صفەتانە لێی پەیدا بیتن ئەبێ بەر ئەم مەفاهیم و توانانەی کە من باس لێ یەکەم بەرجەستە ببن لای قوتابی و هەندێک پێوەرم هەبیتن ئەوانە بتوانم بپێوم و بەلەڤەرچاو بن و دیار بن طبعا ئەو کاتە حتا ئاسانتریش لێ دێتن بۆ ئەگەر خێزانی قوتابی خودی قوتابی جۆرە معارەزەیەکی هەبیتن مەوزوعی توانا درۆ ناکاتن لەم بوارە یان حتا مەوزوعی غش زۆر کەمتر لێ دێتن ئەم بابەتە چونکە باسی زانیاریەک نییە یەکێک بە وەرەقە بۆم بنووسیتن توانایەکە و لەبەرچاوە کابرا توانای ئەم بابەتەی نییە تەجریبەیەک ناتوانین بکات بەحسێک ناتوانێت ئالیاتی بەحسی نییە قوتابی سنتەرە تەرکیزی من هەمووی لەسەر ئەوەیە من ببینم قوتابی چەند لە مادەکە تێگەیشتێ کە ئەوە من دەباتە خاڵێکی تر ئەویش بەشێک لە مەناهەجی تربەوی تعلیمی ئێمە گوتم لە ناو بابەتەکەدا مەسەلەن چونکە ئێمە تێکست بوک تایپ ئۆف ئێجوکیشن ینی کتابێکمان هەیە نەک کرکڵمە نەک منهەجە یعنی ئەهدافی تعلمی ئامانجی فێربوونمان نییە بەقەدەر ئەوەندەی کتابێک دانراوە لە لاپەڕە ئەوەندە بۆ لاپەراوەندە ئەم بابەتە یەک نووسەر یان کۆمەڵە نووسەر نووسیانە و خەڵاس مەفرۆزە
احتمال اگر منهجك شبيتن باشا خاصة لقناغ انتقالية كذا وبهندك مراحل دراسي باشا منهجك هبيت بواتاي كتابك هبيت بلا منهج ليه جورترات است تقريبا هردو كان بوينا لك لا يم اهدافي تعلمي منهج كريكولم اويا اما بلين لو قۆناغە وەلەو دەرسانە ئەبێ قوتابی ئەو جۆرە شوناس و مەلامح و زانیاری و توانایی هەبیتن لای ئێمە نووسراوە منهەجەکان دێن بەواتای تێکست بوکەکە دێتن لەسەریان کتاب دابەش دەکرێتن بەڵام بەشێکیش لێ ئەبێ خودی قوتابی بچیت بەحسێک لەسەر بابەتەکە بکەتن و مەرجنەی لە معقد بيتن زور بواتاي بحثي علمي وماجستير ودكتوراه موضوعك زور بسيط احتمال بيبلي لسر ام بابته بتشو لجيراني خوتو كسو كاركاني خوت بسيارك بك لسر قريمان اگر كتابي بولي ششي سرتاي بيتن يعني بولي نو بيتن بتشو بسيار بك لسر ام بابته ورا لا بريك دا ولامي وبسيارانم بوبينا جۆرە ریسێرچێکە جۆرە لێکۆڵینەوەیەکە یان احتیمالە دواتر تۆزێک بیتە بابەتێکی تۆزە معقەتر لە بواری فیزیایە لە بواری ئەحیایە ئەوانە بچیتن دیراسەیەکی گچکە لەسەر بکەتن لە هەر مۆبایل بەکاردێنتن بەڵام لە بوارێکی تروتما ئەکرێت دواتر مەسادیرەکانیش بێت ئەلمۆم قوتابی بێلەوەی کە فێری پرۆسێسی بەدواداچوونی زانیاریەکان ئەبیتن بەشێکی شتێدا ئەم جوڵەیە خۆی بەشێکە لە پێگەشتنی قوتابی بیرم نات کام کتاب و بەڵام بەڕێزێک زۆر بە جوانی باز ئەیکوت قوتابخانە خودی ئەو شوێنە بەشێک لە پرۆسەسی فێربوون لەوێ هەیە ڕاستە کە بیناتێکە و قوتابی ئەشنەوێ و هەندێک مەناهجی تەربەوی تعلیمی هەن و مامۆستادێتن و ئەوانە و دەرس هەیە ئەبێ بخوێنتن و ئەوە هەمووی دروستە بەڵام بەشێکی زۆری فێربوونی تەواو ئەوەیە کە لە نێوان ڕستەکاندا دروست دەبیت کە قوتابی تێدەگێت یعنی چێ دەستگا چکەوە قوتابخانەیە مؤسسەیە ئیدارەی هەیە یعنی چی ئیدارە لەناو کۆمەڵگادا چونکە ئێمە قوتابی بۆ ژانێکی ڕاستەقینە ئامادەکەین یعنی چی ئیدارە یعنی هەیکەلێک مدیرە و مامۆستایە و هەیئەی تەدریسیە لەوێ و ئەوە حرەسە و ئەوە فەڕاشە و ئەوە لێرە مەطعەم هەیە و چۆن من بتوانم تێکەڵاویەک دروست بکەم لەگەڵ ئەو قوتابیانە چۆن تیم دروست بکەم چۆن منوالێ بێتن کەس تەحەڕوشی من نەبیت تعەڕوزی من نەبیت چۆن بتوانم گفتوگۆیەک بکەم چۆن بتوانم قسە لەگەڵ یەکێکی خاوەن سوڵتە کە مدیرە مامۆستایە مشرفە چۆن ئەو جۆرە پەیوەندیانە دروست بکەم ئەمە لەم بەینات دروست دەبیت وە قوتابی بەشێکی زۆری پرۆسەسی فێربوون ئەمەیە ئەبیتە پرسیار چەند لە ئیداراتی ئێمە مامۆستاکانی ئێمە ئەمە لە ژێر ڕاداری ئەواندا چۆن ئێمە عەلاقاتی ناو کۆمەڵگای قوتابخانەداگە دروست بیت ئەو مستەڵەحە چۆن ئەخوێنین و چۆن لە بەرچاوی ئێمەنە و ئێمە چ جۆرە بڕیار ئەدەین تا چ جۆرە قوتابی دروست ئەکەین لەوێ شێوازی مامەڵەکردنی منی مامۆستا کە خاوەن سوڵتەمە لەوێ و دواتر ئەوان عیکاس دەبیت لە سوڵتەی ماڵ کە باوکە دایکە و دواتر لە ناو کۆمەڵگادا کە شورتی مرۆرە شورتەیە باساییشە مدیر مەکتەبێکە وەزیرە هەر کێ بیتن چۆن تەعامل لەگەڵ مەفهومی سوڵتا دەسەڵات ئەکاتن بەشێکی زۆری ئەم ئامادەکردنە لەناو خودی قوتابخانەکەدا ئەکرێتن ئەمە ممکنە بیتە بەشێک لەو هەندێک لەو لێکۆڵانەوە کە بیتە واجبێک با قوتابیە بشیتن بیکات یان حتا هەندێک مەسائلی متعلق بە مەوزوعی زراعت شتێ شوێنێکی گچکە بیتن و بچن زراعت بکەن و هەرێک لەوانە گوڵێک لە بەردەستی بیتن تا لە مەفهومی ڕعایەت خەم خواردن تێبگاتن چۆن خەم لە بابەتێک لە جاتیەوە بیتە شەرحێکی نازاری و زۆر گرنگە و احتیمام بە ژینگە بدەین و ئەوانە مەساحەیەکی گچکە و هەریەکی لەوان ڕعایەتی بابەتەکە بکات نەک بۆ یەک جار بەس بۆ دەرسێک بچیتن و دواتر مرد مەوزوعەکە پرۆسەسی بەردەوام بیتن لەگەلی کە دەمان باتە خاڵێکی تر ئەوە هەمووی تەمان بەشێکە لە چەمکی تاقیکردنەوە کە لەوانە دەربشت سەیری و هەموو شتانە بکاتن وانێک لەوانە میکانزمن ئالیاتن بەشێکی تر لە تاقیکردنەوە ڕاستی ئەبێ وا سیر بکرێتن بەشێک لە فەلسفەی تاقیکردنەوە کە تاقیکردنەوەیەکە خۆی ئەسڵەن و هەڵسەنگاندنە بە خودی ئاستی مامۆستا چونکە یعنی ئەگەر لە قوتابیانی پۆلی یەک مامۆستا لە دەرسی یەک مامۆستادا هەمویان وەزعیان خراپ بوو ئنو ڕەنگە پرسیاریەکەم ببیتە ئەوە ئنو احتیمالە مامۆستا وەزعی باش نەبیتن لە شەرحەکەدا موفق نەبوو ئەو باش نەیتوانی دەرسەکە خۆشەویست بکەت لای قوتابیان من جورئەتەکەم ئەڵێم بەڵێ یعنی ئەگەر یەک دوو بن تێدەگەم لە 25 بن مەجال تێدا هەیە
بەس کاتێککە نیوی پۆلەکە دەرەجەیەکی باشنە پرسیاری یەکەم و گلەیی یەکەم ڕاستی ئەبێ لە مامۆستاکە بکرێتن چونکە معنای ئەوە ئێمە لە مەوزوع ئیتیساڵ و پەیوەندیکردن و کمیونیکیشن سکیلز هوەری پەیوەندیکردن لەگەل یەکتر عادەتەن ئەڵێن ئەگەر هەڵایکت کرد بەرامبەریەکێکیان ئەگەر لە یەکێک تێ نەگەیشتی پێنەڵێ تۆ بۆ لە من نەگەیشتی ئەبێ پێ بڵێ با من هەوڵ بدەم خۆم وازەحتر لێ بکەم جاچجا ئەوانە بەحساب قوتابین و ئاسیزانیاریانی ئەوان توانەکەوانیان نزمترە لە ئێمەی مامۆستا فەگەر ئیشکالێک دروست بوو ئەوان دەرەجەی باشان نهێنا وەکو هەڵسەنگاندنێک بۆ ئاستی ئەوان ڕاستی ئەبێ بەشێک تێدا هەڵسەنگاندنی بۆ خودی و ئاستی مامۆستا مامۆستا و کاتە چۆن سەیری خۆی و ئالیەتی شەرحی خۆیەکەت و ئیدارە چۆن سەیری وەزعکەت ئەمەش بیتە بەشێک لە وێنە گەورەکەی سیرکردنی بابەتی تاقیکردنەوەکە کە دەمان بەتە خاڵی دواتر ئەوش ئەمەیە بەهاکانی لای مامۆستا چین چکە خودی تاقیکردنەوەکە بەهای مامۆستا دەردەخەت هەڵسوکەوتی مامۆستا دەردەخەت یعنی مامۆستا هەبووە احتیمالە یعنی کەم بن بەڵام هەبووە ئەو جۆرە تەسەورەکە ئەگەر مامۆستا هەندی پرسیاری قورستر بیتن لە نێوان دوو کەوانەدا ئەگەر قورستر بیتن ئەو کاتە بضەڕۆرەوە مامۆستا زیرەکتریان ئەگەر توانی زۆر لە قوتابیانی ئەو ناجح نەبوون تێدەکەواتە هەیبەتی زیاترە یعنی ئەمە احتیمالێکێک لە بەهاکانی هەندێک مامۆستا بن بەڵام ئایا مەطلوبە ئەوە هەمان بیتن بەو شێوازە سەیرەکەین یان بەهای مامۆستا لەوێ دەردەچیتن چەند ئەو قسەکەت و چەند مەجال ئەداتە قوتابی چەند کراوەیە لەگەڵ تێبینیەکانی قوتابی ملاحەزاتی قوتابی جرابتان بیستوتانە من بیستومە یعنی ناڵێم ڕۆژانە بەڵام ماوە ئەبیستین کە هەندە جار قوتابی هەیە تێبینیەکەی لەسەر مامۆستایەک یان مامۆستاگەر عینادی هەڵگرت عیناد لە قوتابیەک ئەو کاتە ڕەنگە ڕاستی بیکات ئنو دەمهنەیەکی وا گرنگ و نەبیل انه يعني شو عناد لقال قتابيك هالدقيق شو زي او علاقته بويا علاقتك زور غريب راستي من تيدقم عندك جار برنجة وضع سياسيك ووضع عبوريك موضوع معاشات وانا زور تأثير لسر نفسيتي ماموستا اكريتن بلا موقفتو قال باريستاني ابي او قسانا لقال بريار بدستك بكين تأثيراتي خوي هي بيقومان نيجاتيفا وندب وايا بوشي وازبيت استاش ابي مراجعاتي جدي لم بابته بكريت وابي فعلا پێگەی مامۆستانەوە کۆمەڵگای کوردستانیدا لەناو هەموو کۆمەڵگەکاندا ئەبێ پێگەی زۆر مقدس و گەورە بیتن لە هەمان کاتدا مامۆستا بەشێکە لە پرۆسەکە ئەبێ ئەویش پێگەی خۆی بپارێزیت خاڵێکی تر لە وێنە گەورەکەدا ڕێزداران مەوزوعی خێزان و قوتابخانە و پەیوەندیەکانی ئەوان لەگەڵ یەکتر زوو خێزان بەرپرسی یەکەم بووە لە پرۆسسی پەروەردەکردن و پێگەیاندن چونکە دووبارە تاقیکردنەوە ئالیەتێکە بۆەوەی ئێمە خاڵبەندی بکەین وایەک لە قۆناغی بشتە قۆناغەیەکێک لە ئالیاتە یان ئالیەتێکە بەحساب بە هەڵسەنگاندنە بەڵام مەڵە لەگەل ناکرێتن چونکە بەشەکانی تر هەمووی تێدانین وای بزان ئایا قوتابی تێگەیشتیان تێنەگەیشتێ وە گوتم لەم پرۆسسە دەرچوێ بەڵام لە بیر دەکەین بەشێک لەوانەیە کە شەریکن لەگەل ئێمە بە سەلبیان بە ئیجابی بە ئەرێنیان نەرێنی خودی خێزانە پەیوەندیەکانی خێزانەکان لەگەڵ قوتابخانە چۆنە هەندێک ئالیات و ئەشکال بە درێژایی ئەم مێژوویە هەبووە مێژووی نزیک ئەوە ئێستاش هەندێک محاولات دەکەن بەڵام هێشتا لە ئیطاری شەکلیدا ماوە هێشتا بەو قووەتەنیە کە ئەم پردە زۆر بەهێز بیت و فعلا شەریک بن لە پرۆسسی پەروەردەی و متابعاتی باش بکرێت بەشێک لە مەوزوعی تەکنۆلۆژیا ڕەنگە یارمەتی دەربیتن بەڵام ئەوش دیسان محتاجی کارکردنە بەتایبەتتر بۆ مەدارسە ئەهلیەکان و احتیمال هەندێک لەو بەڕێزان لە مەدارسی ئەهلی بن یعنی تاوانەوەش قسەی زۆر هەڵدەگریتن مەدارسە ئەهلیەکان چونکە بۆردە ئینگلیزیەکە تێدایە ئەوە تەسەوور وا دەکرێتن تاوان واجب بەیتیشیان هەیە کە دەگەڕێنەوە ماڵە بێ دایک و باوک یارمەتی دەربن دایک و باوکەکان وەزع ئینگلیزیان زۆر باش نییە مەطلوبش نییە بڵڕۆی لە باش بیتن دایکەکەیان باوکەکە چۆن بتوان یارمەتی ئەو قوتابیە بداتن فعلا نەبێ مراجعەک لەم بابەتە بکرێت یان حەدا خودی ئەپلیکیشنەکە دێن بەو شێوازەیە ئینگلیزی دایک و باوکەکە زۆر باشین لە باری ئینگلیزی فعلى المدى البعيد راسي وقلتم زۆر قسە هەڵدەگریتن ئەبیتە یعنی دوای ماوەیەک ئێستش مەلامحی ئەم بابەتە دیار بووینە شەرخێک ئەکەویتە دەرزێک ئەکەویتە لە ئەکترازانێک دروزەبیت لە ناو کۆمەلگای کوردستانیدا بە ئەو مەبەستە و حتا بەشێک تێدا ڕەنگە کارتێکردنێکی زۆر گەورەی هەبیت لەسەر ناسنامەی کوردستانی کە ئێمە کێن بەتابەتی ڕاستە مەدخەلەکە زمانە و زمانی زانستە بەڵام والی هاتیە لەگەڵ زمان کولتوریش داخل بووە ئێستا هەندێک لەو بەهانەی ئەو منداڵانەی کە فێری ئەو زمانە ئەبن
بەهای خودی زمانەکەش بۆ خۆیان هەڵدەگرن فەوا لێ هاتی حاڵەتێک لە تەشەوهێک لە ناسنامەی کوردستانی دروست بووە جددی ئەم مەوزوعش پێویستی بە هەڵوێستەیەک هەیە قوتابخانە لەگەڵ خێزانەکان چۆن سەیری بابەتەکە ئەکەن کەەوە هەمووی لەژێر ئەو چەترەیە چونکە دیسان ئێمە سەیری تاقیکردنەوەکانی ئەوان دەکەین وەحتەم هەموو احتیماماتەکان ئەوان دەرەجەکە هات چوو ئەوانە لەم بینەوە هەموو شتە لە بەردەستی ئێمە ڕوو ئەدەتون و ئێمە چامان لێنیانەگە چامان لێبی تەجیل دەکەین چونکە پرۆسسەکە گرنگە ئێمە امتحانەکان منهجەکە تەواو ببیتن کتابەکە تەواو ببیت لە قۆناغی بۆ قۆناغی هیتر بیچیتەوەندە پەلەی پرۆسسەکەینە خودی بەرهەمەکە و خەریکە چ جۆرە بەرهەم دەردەخەین لە بەرچاوی ئێمە دیار نییە کە دەمان بێتە خاڵی کۆتایی لەم بینە مەوزوعی واستە دێتن پێش چەند ساڵێک تەجریبەیە کرا بەتایبەتی لە مەوزوعی پۆلی 12 و قسە زۆر لە مێژە دەکرا هێشتا گەنج بووم کاتێکە و باسانە دەکرا و دواتر محاولات دەکران چۆن لە پۆلی 12 شەشی عدادی جاران ئەوە نەبیتە پێوەری سەرەتایی ئێستاش لە تاسک فۆرسەکەدا ئەم باسە ئەەکەین و بەتەماینەوەکو مقتەرەحێک تەقدیمی کابینەی دا بکەین ئینشاءالله ئەو کاتە تەجریبەیەکیان کرد کۆمەڵە کۆلیجێک بوو بە بەشێک لە وەرگرتنی قوتابی نمرەی کۆنمرەی پۆلی 12 بەڵام بەشێک شتە مەوزوعی مقابلەیە ئەم تەجریبە ساڵێکیان 2 ساڵ کرا بیرم دێت لە هۆڵی سعد عەبدوڵڵا بوو برادران هاتن و ئەوانە قسەیان کرد لە ضمنی قسەکان قسەیەک وترا من شۆک بووم لەوێ ئەم بەڕێزانە گوتیان ئێمە ئەم پرۆسە خلاص لە مەولا ناکەین ساڵێک 2 ساڵ کردیان دواتی گوتیان ئێمە ناکەین بۆ گوتیان چونکە کاتێککە مقابلەمان دەکرد زۆر تەلیفۆنات دەهاتن زەقت لەسەر لیژنەکان هەبوو منیش ڕاستی گوتم باشە ئێوە خۆ دەتانزانی ئەوە کۆمەڵگای کوردستانیە یەقینەن تەلیفۆنات دەکەن یان ئەبێت داخلی ئەم پرۆسەنە بوانە یان کە داخل دەبن ئەبێ هەوڵ بدەن ئەمەش ببڕن مەجال نەدەن ئەو جۆرە پەیوەندیانە ببن و تەسیل لە بڕیارەکان چکە وا لێ دێتن تۆ ساڵێک 2 ساڵ مستەقبەل قوتابیانت تێکداوە دواتر ئەگەر ویسمان تعدیلێک بکەین خەڵکانی کاڵت کۆڕە ئەوەش تاقیمان کردەوە ئەویش سوودی نەبوو هەندە جار خودی خێزانەکە ئەبیتە بەشێک لە ئەوەی کە پرۆسسی فێربوون دروست نەبیت چونکە ئەو بەس پێ باشە و پێخۆشە قوتابی دەرەجەکە وەربگیریت کوڕی ئەو کچی ئەو دەرەجەکە وەربگریت و تەواو و ئەوە بیتە بەشێک لە ترس و تقریبا قۆناغێک هەبوو بەو شێوازە من تعمیم ناکەم بەڵام یەکێک لە ئیشکالیاتی ئەوەی کە مەدارسی ئەهلی هەبن و جامعاتی ئەهلیە من ئەڵێم یەکێک لە مەترسیەکان کاتێکە پێوەرەکە پێوەری کواڵەتی نەبیتن جۆری نەبیتن فلە حاڵەتێک لە حاڵەتەکاندا و لە کۆمەڵگایەک زۆر پەرۆشیەوە بە کەلۆریۆسەکە بەدەست بکەویتن خودی مؤسسە تەربەوی تعلیمیەکە لەگەڵ خێزانەکە لەگەڵ قوتابی چونکە پارە پێوەری سەرەکی هەرسێکیان متفق دەبن کە بە هەر جۆرێک لە جۆرەکان مهم ئەوەیە قوتابی شەهادەکە وەربگریتن لە دیویتر قوتابیە لای منە من پارەی خۆم وەربگرم فاتیفاقێک دروست دەبیتن ئەگەر کواڵەتی باشیش نەبیتن زۆر کێشەمان نەبیتن ئەوە زۆر مەترسیدارە فەلەم پرۆسسەدا مەوزوع ئیمتیحان زۆر لاواز دەبیت چونکە ئەو کاتە معنای نامێنیتن ئەبیتە هەر شتێک بیتن ببیت نەبیت 2 بارە 3 بارە 10 بارە نابیتە کێشە المهم ئەوە پێوەرە سەرەکێکە نەک چەند تۆ تێگەیشتی و کواڵەتی خوێندن و چۆرە بەرهەمی قوتابیمان لێ دەرچوێنە مهم ئەوەیە تۆ دەرەجەیەکی باش بێنی و دەرەجە لە واقعێکدا لە کولتورێکدا مەجای ئەو ئەلوانە ئەداتن و ئەگەر مەوزوع تۆزێک ئەم پارەش تێدا بیتن ئەو کاتە ئەوە بیتە نەریتێک یعنی منەزام گەندەڵی و واستە و اتصالات لە هەموو کۆمەڵگاکان دەکەم تا زۆرێکە بەڵام کاتێککە ئەبیتە نەریتێکی کۆمەڵاتی گشتگیر ئەو کاتە مەترسیە کە هەر یەکێک مەجای ئەوەی هەبیت هەر یەکێک ئەویتر ئەناسیتن لە کۆمەڵاتیەکاندا خەڵکێکتر ئەناسن لە کۆمەڵگە کچەکاندا مەترسیەکە زیاتر لێ دێتن من لێرە قسەکانی خۆم کۆتایی دێنم وەکو گوتم قاڵبێکە دانراوە وتراوە تا ئێستا لەسەرچین ڕەنگە گەر مغامرەیەک بکەین ئەو ئەڵێن کوڕە باوەکو خۆی بمیتن باوەکو ئەم برادرانەی قبول مرکزی و ئەوانە بانەکەینەوە کێشەی سەرگێژی زیاتر لێ دێتن من ئەڵێم نە هەر ڕۆژێک لە ڕۆژان دێت ئەبێ ئێمە و گۆڕانکاریە بکەین چونکە ئیشکالێکی زۆر گەورەیە بەڵام بەبێ بەو شێوازە سێ ئەوە مجرد مەدخەلێکە ئەکرێ قسەی زۆرتریشی لەسەر بکرێتن هەر یەکی لەوانە ڕەنگەشتی تری شەویت بەڵام وا سیر بکەین لە پرۆسسێکی گشتگیر دەکات تێدا باسی بەرهەمی پرۆسسی پەروەردەی فێربوونی ئێمە نەک ئەوەی کە کێ چەند دەرەجە بێنیتن زۆر سپاس دەستەکان خۆش مامۆستا عەبدولسەلام زۆر سوپاس بەڕاستی بابەتەکە و هەم شێوازی خستنە ڕووەکە هەم بەو ئۆردەرە بەو ڕیزبەندیە جوانە
دەستخۆشیت لێ دەکەم هەم لە ناوەڕۆکی بابەتەکە هەم لە شێوازی گیانەکە چکە فێربوون تەنها هەندێک جار لە ناوەڕۆک نییە بەڵکو لە شێوازەکەشە شێوازی گیانەکە لەبەرەوە دەستخۆشیت لێ دەکەم بۆ خۆم زۆر استفادەم لێ کرد من لە زانکۆ 2 ساڵێک ئەو پرۆسەی باست کرد پێیان دەگوت وەرگرتنی ڕاستەوخۆ دەرەجەی هەبوو دەهات لە لیژنەکان لە کۆلیژەکان دادنیشتن تابی بەپێی ئارەزووی خۆی دەهاتەوێ من پێم شتێکی باش بوو بەڕاستی بەڵام دیارە ئەو شکالە زۆرە هەبوو کە هەندێک جار ئەو مەسلەی کۆمەلگا مەسلەی ناسیاوەتی ناوی چلێدنەی تەسیرات هەیە بەڵام مەفرۆز بوو هەر بەردەوام بێت بەڵام خۆت دەزانی کە شتێکی نوێ جێبەجێ دەبێ ئەو مەشاکلەکانی دەردەکەوێت هەلەکە ئەوە نییە ئەتۆ ڕای بگری هەلەکە ئەوەی ئەتۆ پێداچنەوە بە ئالیەت و بە ڕێوشوێنەکان بکەیت من پێم غەڵەت بوو کە نەما یەکسەر یانی وەکوەیە فەشەلی هێنا و تەواو بزانە لەکوێ فەشێلی هێناوە لەوێ ئیشی لەسەر بکە بەڵام ئەگەر بتەوێ گۆڕانکاری بکەیت دەبێ بەرەنگاریش بکەیت دەبێ بەرگریش بکەیت بەرگری لەو بەو باوەڕە بکەیت کە تۆ ئەو پرۆژەیەت هێناوە من پێم وابوو پرۆژەیەکی زۆر زۆر ضروریە پێویستە هەر دەژبێ بیکەیت ئەمڕۆ نابیانی بەڵام ڕۆژێک زووتر دەست پێ بکەیت باشترە تا کێشەکانت زیاتر بۆ دەردەکەوێت تا بتوانی لە ڕێگای ئەو شوێنەوە بتوانی کە تعمیمت کرد کە گشتاندنت کرد بۆ شوێنەکانی تر ئەو کێشانە چارەسەر بێ خۆ لە هەموو شوێنێک گەروا بڕوە تۆ هیچت پێ ناکرێگە بڵێ لەبەر کۆمەلگا لەبەر واستە لەبەرەوەیە گەروابی حکومڕانیش دەبێ واز بینین چکە لە هەموو وەزارەت و لە هەموو دەوائیرەکان هەیە بەبەستمانەوەیە کە پرۆژەیەک دەست پێ دەکا نابێ بە دوو خەلەلی بچووک و بەسێ هەڵی گەورە ئێمە وازی لێ بینین نە دەکرێت تەرەیز بکرێ بەڵام دەکرێت پێداچنەوە بکرێ بەو ئالیەتە هەر بۆشە ئەتۆ بە پالت دەست پێ دەکەی بە شتێکی تەجریبی دەست پێ دەکەی ئەو جدەی ئەو تەجریبیە بۆ ئەوەیە بزانێت تا چەند کاریگەری هەیە لەکوێدا کێشە هەیە لەکوێدا لایەنی بەهێزەیە بەهێزتری بکەیت لەکوێ خاڵی لاوازەیە هەوڵ بدەی ئەو بربەستانە نەهێڵی و خاڵە لاوازەکان چارەسەر بکەیت منیش پێم وایە تاقیکردنەوە زۆر شت لە خۆی دەگرێ هەر ئەوە نییە ئێمە بەس تەڵەبەیەک هەڵبسەنجێنین یان بەس کۆندەکتی ئەو کەسیان ڕفتاری ئەو کەسیان کردار و زانیاری ئەو کەسە دەبێت زۆر لەوە زیاتر بێ ئێستا جەنابەت باسی لێکۆڵینەوەت کرد خۆ لێکۆڵینەوە بەسمانەوە نییە بچێ توێژینەوەیەک بکە عینەی خۆی وەربگرێ و بچێ هەموو شتەکانی وەکو بەحسێکی ئەکادمی و بڵاویش بکرێت نامە بەستە دەوەیە پرۆژەیەکی پێ بدە هەم فێری سربەخۆبوونی فێربوونەکەی پێدەکەی ئۆتۆنۆمی ینی هەم وای لێ دەکەی فێری گەڕان بێ هەم ئەو کاتە کە هەموو هەستەوەرەکانی لەگەڵی بوو کەمتریش لە بیری دەچێتەوە زۆرتر لە یادی دەمێنێ لە ذاکرەی دەچەسپێتن بەڕاستی ئەوە ئێستامە پرۆژەی دکتۆرا و ماستەرمان هەیە لەسەر ئەوە کە باسی پرۆجێکت بیس لەرنینگ دەکە ینی فێربوون لە ڕێگای پرۆژەوە کە ئەوە زۆر زۆر باوە بەڕاستی کە چۆن دەتوانی ئەوە بکە هەتا بۆ هەموو خۆناغەکانی بنەڕەتی لە باخچی منداڵانی شەوە دەتوانی هەرێکە بەپێی ئاست و بپێی تەمەنی خۆی پرۆژەکانی پێ بدەیت وەکو خۆت دەکرێت بە تیمیش پرۆژە بکەن نەک تەنها تاک بۆی تیموەرکیش بن بەڕاستی لەگەڵەوەدا پێم وایە سیستەمی تاقیکردنەوە لە کوردستان هەم لە وەزارەتی پەروەردە هەم لە خوێندنی پاڵە پێویستی بە پێداچوونەوە و بە گۆڕانی ڕیشەی هەیە گۆڕانی ڕیشەی بەوەیە کە خەڵکانی شارەزا و پسپۆر لەو بوارە قسە بکەن دید و بۆچینەکانیان بگۆڕنەوە پرۆژە و تەرحیان هەبێ بۆ ئەو شوێنانە من دووبارە سپاس دەکەم ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ بەشداربووان ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە دانەدانە هەڵیان دەگرین مایکەکەیان بۆ دەکەینەوە ئەوی تر کە پرسیاری هەیە لە چات بۆکس بین و سەمامۆستا سەنگەر ئەگەر لەگەڵمان بی چەند پرسیارێک لەوانە هەڵدەبژێرین کە دەستیان بەرز کردوتەوە پرسیارێکیش لەوانەی کە کۆمنتیان نووسیوە 300 کەس لەسەر خەتە لەگەڵمانەوە هیچ لەو زوومە بەڵام لە یوتیوبەکەش نزیکەی 100 کەسێک لەسەر خەتن کەوانی شەندێک کۆمنتیان نووسیوە هەوڵ دەدەن ئەوانیش بگوازینەوە بەو ڕیزبەندیە دەست پێ دەکەم کە لە لای من دەردەچێت کەوانەی دەستیان بەرز کردێتەوە مامۆستا فەرەیدون عومەر مامۆستا فەرەیدون بفەرموو بەستکایە هەوڵ بدەن لە خولەکێک زیاتر نەبێ و ئەگەر پرسیارت هەیە ڕاستەوخۆ پرسیارەکەت بکە سپاست دەکەین مامۆستا فەرەیدون فەرموو مایکەکەت بکەوە مامۆستا دەست پێ بکە مامۆستا فەرەیدون عومەر ئەوە داوام لێ کردی مایکەکەت بکەیتەوە فەرموو
مامۆستا فەرێدون 3000 داوا دەکەم بەڕێزان دوایی دەبێ بچمە لایتر فەرموو مامۆستا فەرێدون مایکت کراوەتەوە بەس دەنگت نییە مامۆستا فەرێدون دەنگت نییە بەداخەوە ئەگەر کێشەت هەیە کێشەی تەکنیکیە بزانە تا چارەسەر دەبێ دوایی دێنەوە لای جەنابەت مامۆستا لوقمان فەرموو مامۆستا لوقمان سلاوتان لەبێ دکتۆر ساوڕێزی تایبەتم بۆ مامۆستا عەبدولسەلام لوقمان شێروانیم ساوڕێزم بۆ هەموو لایەک خۆشحاڵ بووم کە جملە جنابی مامۆستا عەبدولسەلام بوو دەستەکانی خۆش بۆ تێبینەکان بەشێکی من بەڕاستی ویستم پرسیارێکم بەشێکی ویستم تێبینێک بڵێم بەڕاستی مامۆستا عەبدولسەلام جنابی دەزانێت بە حکمی من پۆستەکەم لە کواڵیتی ئەنشورانسە دڵنیایی جۆریم هەفتان ژێمە هەڵسەنگاندنمان هەیە بۆ دام و دەستگاکانی حکومەت بە تێکڕا چووی کۆبنەوەی بەڕێوەبەرەکانمان هەیە ئەوەی کە ئێمە گرفتمان لەوە هەیە مامۆستا لە هەموو سێکتەرەکانی حکومەتی هێرێم گرفتی دڵنیایی جۆری وە کواڵیتی ئەنشورانسمان کێشەی هەیە کە ئێمە چۆن دڵنیایی بدەین ئەم کارانی کە دەیکەن سیستەماتیکە و بە شێوەیەکی ستاندار بەڕێوە دەچێت جا پەروەردەی خوێندنی باڵای هەموو وەزارەتەکانی تر پرسیارەکەم دەبێت لێرە ئەمە تورکەمەوە ئێمە بەڕاستی تاوەکو ئێستا ئەوەندەی کە باس لە ئیمتحان و لە نازەم لە مەنهەجی سوید و نازانم چی ئەم ناوانەت کە دەهێنرێ و دەگوتێگەچی ئێمە ناوەکە لەوانەیە خەڵکێکی عام بهێنێ بەڵام وەکو وەکو پسپۆرەکان تێبینی ترمانەیە ئێمە بیر لە دەرئەنجامەکان ناکەینەوە واتە لە دوای هۆکارە سەرچەکان نین بەڵکو هاتوونێت لەسەر ئەنجامەکانەکەین ئێمە تاوەکو هۆکارەکان چارەسەر نەکەین گرفتەکان پێوانیە دەرئەنجامەکان شتێکی وامان بتوانین حەلی بکەین ئێستاەوەی کە جنای مامۆستا قسەی لەسەر کرد بەسەرەن هەستم کرد لێرە ئیدارە بوونی نەبوو ئەگەرچی تو باسی توانێ مامۆستای هەبوو باسی بەهای مامۆستا هەبوو بەڵام قسەکە لێرە ئەوە زۆر کاتەیە توانای قوتابخانەکانی ئێمە بەداخەوە کە لەبەرەوەی خۆیان بە پێوەەر نەهاتوو زۆر کات پێوەری تر هەیە کە لەوانەیە زۆر هەمومان دەزانین زۆر کاتێ پێوەری حزبی هەیە لەوانەیە برادێکی من لە حزب نزیکە لە من ئەو دەکەین بە بەڕێوەبەر لەوانەیە توانای ئیدارەکردنی باشی نەبێ کە توانای ئیدارەکردنێکی باشی نەبێ و لە هەمان کادا چاودێرێکی باشی نەبوو و لە هەمان کادا پرۆگرامێکی باش نەبوو لە هەمان کادا ئینپوتێکی باش نەبوو دەرئەنجام دەگەین ئەو دەرئەنجامەی کە ئێمە تێبینیمان لەسەر هەیە بۆی من پێم وایە بەڕاستی لەوانە بۆ پرسیارش بۆ مامۆستا عەبدولسەلام ئێمە چۆن بیر لەوە گەورەتر بریکەینەوە کە تەنها بەس کێشەمان ئیمتحانات نییە بەڵکو کێشەکانمان لەو گەورەترن بەشێکی کە پەیوەندی بە ئیدارەوەیە بەشێکی پەیوەندی بە توانای مامۆستاوەیە بۆیە ئەگەر ئێمە ئیمتحاناتمان لەسەر توانای هەڵسەنگاندنی قوتابی بوو و دوای هەڵسەنگاندنی قوتابی توانە ئەو کات ئەوشمان بۆ دەرکەوت توانای مامۆستا چەندە و لە توانای مامۆستا بۆمان دەرکەوت کە توانای ئیدارە چەندە و لە توانای ئیدارەش بۆمان دەرکەوت کە پرۆگرامەکان چۆنن بۆیە کە کاتێک ئەمان ئەم نەقسی ئەم بەشانە دەبینین ئەو کات دەکرێت پارچە وێنەکان وێنێکی جوانترمان بۆ دروست کار کە پێم وایە ئەو کات لەوانێ بڕیاری باشتری لێ بدەین کە بۆمان دەرکەوێت ئەم پرۆگرامی پەروەردە و پرۆسی پەروەردە فێرکردن لای ئێمە چەندی بەر قوتابی فێرخوازەکە دەکەوێت و چەندی بەر مامۆستاکە دەکەوێت و چەندی بەر بەرەوبەرەکە دەکەوێت و چەندی بەر پرۆگرامەکە دەکەوێت زۆر سپاس مامۆستا لوقمان زۆر سپاس کە بەردەوام لەگەڵمانی سپاس مامۆستا لوقمان مامۆستا دووسێ پرسیار وەرگرین دوای بەیەکەوە وەڵامیان دەیەوە باشترە وانە لەبەر کاتەکە مامۆستا عەلی سڵاو لەبێ مامۆستا گیان عەلی دەستیان بەرز کرد دەبا ناوەکە بڵێ مامۆستا عەلی ساوجی بێزە دوای مامۆستا عەلی قاسم دەستەکانتان خۆش دکتۆر سپاس بۆ ئەم وێبنارە وڵای ڕاستی لە یەک کۆمنتی دکتۆرە دەست پێەکەم گەورەترین کێشەیەم بابەتانە لەوێ دەست پێەکە کە خودی تاقیکردنەوەکە گرفتە لای خوێندکار و لای مامۆستا یاخود هەڵسەنگاندنەکانمان کێشەی تیا پەیوەندی بە پرۆگرامەکەەوە هەیە کە لاسەنگە پرۆگرامەکە لەگەڵ چالاکی و کاتی تەرخانکراو لەوانەکانە لە قوتابخانەیە لە زانکۆیە یەک ناگرێتەوە یعنی زۆری بابەتەکە گرفتی گەورەیە کە ئەکرێ لەوێ دەست بۆ چارەسەر ببرێ خاڵێکی تر کە من بە حکمەوەی چەند ساڵێک لە بواری ڕاهێنەر بووم گرفتێکی ترمانەوەیە کە هەموو کاتێک تاقیکردنەوە وازانین ئەمانەوە خوێندکار هەڵسەنگێنین کە ئەکرێمەی مامۆستا لە ڕێی تاقیکردنەوەەوە لە ڕێی کویزێکەوە لە ڕێی هەر هەڵسەنگاندنێکەوە خۆشمان هەڵسەنگێنین تا چەند ئەو تاقیکردنەوەیمان سەرکەوتوو بە ئەدای خۆمان لە پۆلا چۆن بووە ڕێگای وانوتنەکەمان چۆن جێبەجێ کردووە یاخود شێوازەکەمان چۆن بووە کە لێرەوە توانین دەست بۆ گرفتەکە بەرین چارەسەرکەین ئەگەر خودی مامۆستاکە گرفت بێت خۆگەر گرفتەکە لە خوێندکارەکان شابێ و کاتە مامۆستا توانێت
ڕێگای تر بگرێتە بەر. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بە کە پابەندیش بووی بە کاتێک. زۆر سپاس. مامۆستا علی قاسم فەرموو. علی دەستان خۆش بێ. زۆر سپاس. دەستخۆشی لە مامۆستا عەبدولسەلامی دەکەم. بەڕاستی تەوەرکی زۆر جوانی خستە ڕوو. پرسیارەکە من ئەوەیە، من وەکو ڕاهێنەرێک بزانم ئەویش وەکو ڕاوێژکارێک بزانم چۆنە پێی ئێمە لە ڕاهێنەری ئێمە وکە لە پرۆژەی سیستەمی ڕاهێنەری ئێمە کە ئەو 2 ساڵەوە شرایتە بەردەست مامۆستای هەڵدەسەنجێنین و هەروەها قوتابیش مامۆستای هەڵدەسەنجێنیت و باشتر وایە ساکتر وایە ئەو هەرسەنگانە نەمێنێت باشتر نییە وەکو تو ڕاوێژکارێک لەسەر ئەو بابەتە. یارەکەت گەیشت. دەست خۆش بێ. زۆر سپاس. مامۆستا عەدنان شوانی. مامۆستا عەدنان شوانی فەرموو. ڕێز کاکتۆر زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولسەلام و ئەو پرزنتیشنە بەنرخە بەڕاستی هەمومانی سپادەمان لێ کرد. وەڵای من دەمەوێت لەسەر دوو بابەت بە کورتی 1-2 قسە بکەم. لەسەر ڕۆڵی مامۆستا. بەڕاستی ڕۆڵی مامۆستا ڕۆڵێکی یەکجار یەکلاکەرەوەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن. یعنی لە هەموو دنیا ئێستا پەروەردەی نوێ جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە مامۆستا نابێت دەسەڵاتی پیشەیی و دەسەڵاتی معریفی لە پۆلدا تێکەڵ بکات. کە ڕۆڵی مامۆستا لە پەروەردەی نوێ بەرهەمهێنانی معریفەیە، نەگواستنەوەی معریفە. بەرهەمهێنانی معریفە دەبێتە هۆی دروستکردنی کولتور. ئەو کولتورە وا دەکات قوتابیان ئاراستە بکە و ئەم کولتورە بۆ کۆمەلگا دروست دەبێت، دوجار کۆمەلگا ئاراستە دەکات. بەڵام مامۆستایانی ئێمە بەداخەوە یعنی نازانن ئاکتی خۆیان، ئەو ئاکتەی کە مامۆستا دەیگێڕێ ئاکتێکی سیاسیە. یعنی من لە پرزنتیشنەکەی مامۆستا عەبدولسەلام کەمێک درەنگ داخل بووم، بەڵام ئەوەم نەبینی باسی ڕوانگەی سیاسی بکات بۆ پرسی پەروەردە. پرسی پەروەردە یعنی بە پێی هەموو فەیلسوفە پەروەردە ناسە گەورەکانی وەک پاولۆ فێرێ، هێنری جۆرۆ، ماکلارین، ئەفلاتۆن، ئەرستۆ، ئۆگەستین هەموو جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پەروەردە ئاکتێکی سیاسیە. کە ئێمە دەڵێن ڕاهێنەر مەسەلەن ستودنت سنتەر، لەبەر چی ستودنت سنتەر؟ کە تەرکیز لەسەر دیالۆگ دەکەینەوە. لەبەر چی دیالۆگ؟ ئەمانە هەموو پرسی سیاسین. یعنی مامۆستا و پەروەردەکاران خۆیان چالاکوانێکی گەورەی سیاسین لەناو پرسی پەروەردەدا. بەڵام لە کۆمەلگای ئێمە، لە سیستەمی پەروەردەی ئێمە کاکتۆر مامۆستا ئەم ڕۆڵە ناجێڕە. کاتێک بە مامۆستا دەڵی تۆ ئەکتەرێکی سیاسیت لەناو دامەزراوەیەکی سیاسی کە قوتابخانەیە تێناگات لە بابەتەکە. ئێمە دەبێت ئەمە بۆ پەروەردەناسەکان، بۆ پەروەردەکاران، بۆ وەزارەتی پەروەردە ڕوون بکەینەوە کاکە ئەوانە ئاکتێکی سیاسی دەکەن، ئەوانە قوتابی پێدەگەین. بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە سەر کتێبە بەناوبانگەکەی دێڤید ئێستن Children in the Political System باس لەوە دەکا ڕوانگەکە یعنی تێگەیشتنی و دنیابینی قوتابی لە 8 ساڵەیەوە بۆ پرسە سیاسەکان دروست دەبێت. کەچی لە کۆمەلگای ئێمە پەروەردە و قوتابخانەکان و ڕۆڵی مامۆستاکان هیچ کاریگەریەکیان نییە لەسەر گۆڕانکاریە کولتوریەکان، لەسەر گۆڕانکاریە مەدەنیەکان، لەسەر گۆڕانکاریە سیاسیەکان. ئەمە خاڵێکە پێویستە تەرکیزی لەسەر. کاتەکە دەستت خۆش ئەگەر پرسیارێکی دیاری کراوت هەیە. وڵا کاکتۆر یەک نقطەی تر بە کورتی بێت کە خەڵکێکی زۆر چاوەڕێی پرسیارن. منهەجەکانش بە شێوەیەکدا ڕێژراون کە تەرکیز لەسەر فێربوونەکەنەوە، تەرکیز لەسەر ئەو ناکەنەوە کە مامۆستا عەبدولسەلام باسی کرد مەسەلەن لێرنینگ بیسد کەریکەڵم. بۆیە ئەمە دیسان ئیشکالیت بۆ مامۆستا دروست دەکاتەوە. ئەگەر پێی بڵێ وەرە تۆ ئاکتێک و چالاکوانێکی سیاسی لەناو پەروەردەدا ڕۆڵێکی کاریگەر بجێڕە، خەلەلەکە هەم لە ئەدای مامۆستایە، لە تێگەیشتنی مامۆستایە، هەم لە منهەجەکانە بە شێوەیەکی باشدان ڕێژراون. مامۆستا عەدنان شوانی زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. مامۆستا عەبدولسەلام، مامۆستا فایق سەعیدی وەردەگرم کە بەرپرسی ڕاهێنانی با بڵێن مامۆستایان ڕاهێنەرەکانە لە وەزارەتی پەروەردە هەم ئەو پرۆژەیە بوو حەزم کرد ئەویش لەگەڵمان بێ. مامۆستا فایق زۆر سپاس کە لەگەڵمانی. بفەرموو مامۆستا. زۆر سپاس مامۆستا، سپاس دەکەم. خۆشحاڵم کە گوێم لە کاک عەبدولسەلام دەبێ. بەڕاستی توانایەکی ناوازەی هەیە و پێم ناخۆشە تا ئێستا شوێنی خۆی نەگرتووە، چکە دەتوانێت گۆڕانکەری کە زانستی تازەی پێ. ئەلێوە دەست پێ دەکەم یعنی خاڵی کەم تەرخەمی ئێمە کە لەوێدا ئێمە زانستی تازە و معریفەی تازەمان لە کۆی عێراقا مەسەن پێمان نییە بۆ ئەوەی
دەستکەین بە پرۆسی هەڵسەنگاندن مامۆستا عەبدولسەلام زۆر قورسە زۆر قورسە چونکە من بە زۆر قۆناغیات تێپەڕیوم دەزانم بۆ وڵاتی ئێمە قورسە بەڵام ئەوە مانای نییە ئەوە کە ئێمە نەتوانین دەست پێکەین خودی تاقیکردنەوەکانی خۆمان ئەتوانین بیگۆڕین بە شێوەیەشکە بۆ ئەوەی هەم نمرە بێنینەوە هەم کارایی خوێندکارشی پێبەرزکەینەوە ئێستا ئێمە کارایی خوێندکاری پێبەرز ناکەینەوە دوایەوە خاڵێک کە ئەو معریفە زانستێ نوێی کە لە جیهاندا هەیە لە ڕۆژاوە بە تەحدید ئێمە لە لامان دەست ناکرد تەنانەت چین بۆ نمونە ئیشی لەسەر لەبەرکردن زۆرە کردوەکو ئێمە شتانە بەڵام دوجار پەشیمان بۆ هاتە سەر ئەوەی کە ئیش بە سکیلکە ئێمە ئیش بە سکیل ناکەین یعنی کارامەیی نییە تێکستەکانمان کە هەیە کار لەسەر کارامەیی ناکە کاتەکە 1 دقەیە بەش ناکە بەڵام من حەزەکەم پرسیارەوە لە مامۆستا عەبدولسەلام کەم هەڵسەنگاندن ئیشێکی زۆر قورسە بە تایبەتی بۆ مامۆستای ئێمە چونکە زانکۆ ڕای نەهێناوە کۆمەڵی ئیش بکاتوانە ئەگەر دەست پێکەین قەرار وایە دەست پێکەین یعنی حەزەکەی لەکوێوە دەست پێکەین چۆن ڕیزبەندیەکەم بۆ ئۆکەی مەسەلەن چەند شت دەست پێکەین لە قۆناغی یەکەمە چۆن ئیش لەسەرەوە بکەین چونکە هیچ معلوماتێک لە لای مامۆستای ئێمە نییە کادرە پەروەردەیەکان نییە بۆ مەسەلەی هەڵسەنگاندن معلومات نییە یعنی من لە وەسەتی پەروەردەیان متابعەت دەکەمەوە چۆن دەست پێکەین چۆن ڕیزبەندین بۆ ئۆکەی چی شتێکم بۆ دانێ وکو قۆناغی یەکەم بۆ ئەوەی ئیش لەسەر بکەین دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مامۆستا فایق سعید زۆر سپاس کە لەگەڵمان بوو سپاسیش کە پابەندی بە کاتەکە بۆ هەمووان وەکو یەکە دوای لە ئایندەی نزیک ڕەنگەوەی بیناری تایبەت بە مامۆستا فایق پێشتریش کردومانە دووبارەی دەکەینەوە زۆر سپاس مامۆستا عەبدولسەلام ئەگەر دەست بەو پرسیارە نەبکەی وەڵام بدەیەوە چونکە کاتەکە بەڕاستی هەر دەڕوا بە هەندێک پرسیار وەڵام بدەینەوە ئەو جەدەین ئەگەر پێت خۆشە هەندێکی لە کۆمنت مامۆستا سەنگەر ئەگەر 1-2 پرسیاریش لەوێ بهێنی مامۆستا سەنگەر بەڵێ دکتۆر جان نازانم دەنگم دێ بەڵێ دەنگت دێ بەڵێ دکتۆر جان دەست خۆشبی دەستی مامۆستا عەبدولسەلام خۆشبی کۆمنتەکان زیاتر لە زووم و لە یوتیوب زۆربیان دەستخۆشینە بەڵام هەندێک پرسیاریش هەیە من ئەوانەی کە دەردەدڵن لە باسی ناکەم هەموویان لە خەمخۆری لە خەمخۆریە پرسیارەکان مامۆستا ئاسۆ داوای سلایدەکان دەکەن نازانم ئوستاز داوای سلایدەکانیان پێدا ئەوە دوای ڕوون دەکرێتەوە ئینشاڵڵا مامۆستا دڵزار دەڵێت تا چەند گرنگە ژینگەسازی بەر لەوەی دەست بە پرۆژێشی پەروەردە بکرێت دەست بە ژینگەسازی بکرێت ئەوە پرسیاری مامۆستا ئاسۆ ببوورن مامۆستا دڵزار هەروەها مامۆستا محەممەد حوسێن دەڵێ بۆ چوونی مامۆستا عەبدولسەلام چییە بۆ چوونی ئەو لەسەر ئەوەی کە زۆرینەی مامۆستا پرۆسەی ڕاهێنان لەگەڵ هەگبەی مامۆستا ڕەت دەکاتەوە بۆ چوونی ئەو تایبەت بۆ بابەتە چییە ئەکرێت دووبارە بەستخوات بەڵێ ڕەئی جەنابەت بۆ چوونی تۆ ڕەئی جەنابەت لەسەر پرۆسەی ڕاهێنانی مامۆستایان هەروە هەگبەی مامۆستایان چییە کە زۆرینەی مامۆستا ئەو پرۆسەیە ڕەت دەکەنەوە هەروە مامۆستا حوسێن لە یوتیوب دەڵێت کللتوری کوردی خۆی گرفتە چۆن قەناعەتی مامۆستا لەسەر هەڵسەنگاندن بگۆڕین چ بکەین باشە لەکوێ دەست پێ بکەین دەست خۆش مامۆستا سەنگەر زرابش مامۆستا عەبدولسەلام ئەوانە جواب دەوە دوای هەندێکی تریش وەردەگرین سپاس بۆ بەڕێستان پرسیاری بەس کاک لوقمان باسیەوەی کرد تاقیکردنەوە بەشێکی کچکە لە پرۆسەسی ئیسلاحی پەروەردەی تەمامەن لەگەڵ جەنابتە من کاتێکە لەگەڵ دکتۆر هیمداد ئەو باسانەمان کرد لە نێوان دوو هەڵبژاردە بم ڕاستی یەکێک بێن بزەبت باسی ئەمە بکەم دواتر ڕاستی گوتم با نەچینە ناو ئەم بابەتەدا چونکە یعنی بۆ خۆی لەوێ بۆ ئەوش یعنی بۆ چۆنێکم هەیە چۆن ئەگەر ڕیشەی سەیری پرۆسی پەروەردەی لە کوردستان بکەین و بە خاڵبەندیش بیتن وەکو مامۆستا فایق باسی کرد دواتر چوومە ئەوەی من باس ئەەکەم بەشێکی گچکە لە کولێکی گەورە بێگومان یانەوە بە تەنیا ناکرێتن وەیەکێک لە کێشەکانی کوردستان ئەوەی من بینی و مەڕاستی عیلاجەکانی ئێمە چارەسەرکردنەکانی ئێمە بینەکردنە یعنی ئێمە پێویستیمان بە شێوازێکی ئیسلاح هەیە کە بڕیار بەدەست لەسەرێ کاتێک کە ئەبینیتن ڕوئایەکی کولی هەبیت بۆ شتەکان هەموو شتەکان گرێدراون پێکەوە هەموو وەزارەتەکان پێکەوە گرێت هەموو مؤسساتی ناو کۆمەڵگادا بە خەڵکەوە پێکەوە هەمووی یەکیانە نەک دوورگەی جیاوازن ئەوە تۆزی کێشەکان دروست دەکات لەبەرەوە یەکێک بەرەو ڕاستە چیتەویتر بەرەو چەپەویتر بۆ سەر ئەبێ بەرەو خوار ئەبێ هەندێک کولیاتی بۆچوونمان هەبیتن و لەوێوە خاڵبەندی ئەکرێتن تا هێدی بە درێژایی کات یەکێک ئەویتر تاو بکەێت نەک یەکێک ئەویتر لە عرض بدەت و ئەوەی ڕوئەداتن لەبەرەوە هەر قسەیەک بکێستە کابرا ئەو کوڕاوە لە پێش 10 ساڵ کردومانە پێش 5 ساڵ کردومانەوە 20 ساڵە ئەو باسەمان کردێ کۆنفرانسێکمان بەس قسە کراوە
و هەندێک لەوانە دەست پێش خەریش هەبووە بەس چونکە بۆچوونەکە کولی نەبووە و شێوازێکی تەراکمی نەبووە بۆ چارەسەر لەبەر ئەوە ئەسڵەن ئەوە هەندە جارە بیتە خاڵێکی سەلبی وەکو باسمان کرد عمومەن ئەوە ڕەنگە بەشێک لە وەڵامی مامۆستا فایقیش بداتن بەڵام ئەگەر باسی ژینگەکە بکەم و دواترش مامۆستا فایق ژینگە زۆر گرنگە من ئەسڵەن ئیمانم بەوە هەیە هەر پرۆسێسێکی بەڕێوەبردن لەناو هەر موئەسسەیەکدا چجا ژینگەی هەموو کۆمەڵگا بێ ژینگە بۆی ئامادە بکەیت کولتوری چۆن کۆمەلگا کولتوری هەیە موئەسساتیش کولتوریان هەیە پرۆژەش کولتوری هەیە تا مەجبور نەبی بۆ هەر یەکێک ئەلیف بێ لە سەرەتا بڵێ خودی کولتورەکە دواتر ئیدارەی بابەتەکەکەی فحازرکردنی ژینگە و قسەکردن و ئامادەسازی و هەموو کەسێک ئینڤۆڵ بیتن تا حاڵەتێک لە باوەڕبوون دروست ببیتن ئاوات دروست ببیتن و هێدی سەرکەوتنە گچکەکانیش بە خەڵکێکە بڵێ و ئەبێ خەتەکە کراوە بیتن هەندە جار چونکە ئەمە بەشەرین هەڵەش دروست دەبیتن ئەبێ پێشتر تەوەقوعی هەڵەمان کردبیت ریسک مانجمنت متوقع بەڵێ دەبیتن خۆمان هەڵەیەکە دووە دەبیت متوقع زۆر باشە یاڵڵا با عیلاج بکەین ئەبێ ئالیاتی عیلاجمان هەبی تا بگەینە بەرهەم ئێمە ئەچین نازانین کێشە هەیە وەکانەوە ئەزانی کێشە هەیە ینی نەزەریەن بەس ئەوە چی بوو وەڵا کێش یاڵڵا با ئیلغا بکەین یاڵڵا با بشنە مەوزوعێکی تر نە پرۆسێسێکی ئیسلاحیە کێشە تێدا هەبیت یاڵڵا با عیلاج بکەین یاڵڵا با چیرۆکی سەرکەوتن هەبیت یاڵڵا با ئاوات بۆ خەڵک دروست بکەین طبعاً ئەگەر پێشتر هەمومان قەنەعەتمان پێ هەبیت کە باشە یان زۆربەی ئێمە بوو بە بڕیارێک نەک یەکێک وڵا بۆم هات و دواتر فەرز بکرد لەسەر خەڵکێکە ژینگەکە دروستە مەوزوعی خاڵبەندی دکتۆریان دیسان تەفاسیل هەم بەڵام کاتەکە کورتە بە دوو مەسارەچم یەکێک ئەبێ ئەو جیهەتەی معنی بیتن بە پرۆسەسی پەروەردەی ئەبێ پشتیان بەهێز بیتن ئیدارات مامۆستا هەست بکەتن بە پشتە نەک مەسئولێک ئەتوانێت پشتی ئەوان بشکێنیتن بە تەلیفۆنێک بە واستەیەک تا بتوانین بڕیارێک بداتن لە دیوی تریش ئەبێ ئەم مەوزوعی تاقیکردنەوە ئەوانە بەنکی زانیاریەکانی ئێمە لەسەر ئەو ئەساسە داڕێژرا بیتن کە ئێمە چ جۆرە بەرهەمی قوتابیمان دەوێتن ینی ڕوئیەی ئێمە بۆ ئەو قوتابی فەلسفەی ئێمە بۆ پەروەردە چیە کە مەلامحی وازح بوون لە هەر قۆناغێک پرسیارەکان و مەناهجی تەربەوی تعلیمی کتابەکان بەحسەکان هەڵس و کەوتنی مامۆستا ژینگەی قوتابخانە هەمووی ئەبێ بەرەو ئەو ئاراستەیە بچیتن و ئەو کاتە ئەو ئیمتیحاناتانەی کە دەئەنرێن تاقیکردنەوەکان هەر ئەبیتە ئەو مەبەستە وەکو ئالیاتیش فەبزانە مەسەلەن مامۆستا لەگەڵ خودی قوتابی دواتر پیر تیچەر بێت لەگەلی ینی خودی مامۆستاکە هەیە بەڵام ژنێکی تری مامۆستایان چونکە ئێمە ینی حەریسین لەسەر ئەوەی کە قوتابی باشە مەوزوع عقوبە نییە بۆ قوتابی وەیمە دیژی قوتابی نین و دیژی مامۆستاش نین بەس پرۆسێسێکی پەروەردەیە پەروەردەش هەندێک ئیشکالاتی تێدا دروست دەبیت قوتابەیەک وەزعی خراپە ئەوە یاڵە چۆن یارمەتی بدەین ئیدارە لەم بینە ئیشراف لەسەر پرۆسەکە کە تا زەمانی شەفافیەت و عەدالەتەکە بکاتن ئەگەر سیستەمی ئیشراف هەبیتن ینی دیسان هەیە بەس هەندێک ئەڵن ئەگەر نەبیت باشترە بەس تەسەور دەکەم عەلەقەل لە قۆناغی انتقالی باشە سیستەمێکی ئیشراف هەبیتن بۆ ئەوەی دیسان زەمانی شەفافیەت و عەدالەت هەبیتن لەگەڵ ئەوەش ئەبێ لجنەیەکی وەزاری محدد هەبیتن بۆ ئەو خەلالانەی کە دروست دەبیت ماوە بە نەفەسی ئیسلاح نەک بە ئەمە هاتین مراقبین تا عقوبەتان بدەین نەک بەو نەفەسە پرۆسەسی پەروەردەی دیسان بین تا بزانین ئەگەر خەلەلێک هەبیت چۆن بتوانین ئەم مەسائلانە عیلاج بکەین ئەوە بە کورتی ینی ئەگەر وەڵامی ئەم پرسیارەی بەڕێز مامۆستا بدەن مەوزوعی مامۆستا فایق مەوزوعی مامۆستا و ڕاهێنان احتیمال تصور دەکەم دوو سەبەبی سەرەکی هەبن یەکێک یان من تەقدیری وەزعی مامۆستاکەم ڕاستی ئەرکێکی زۆر گەورەیە نەزەریەن هەمومان بەشان و باڵی ئەو ئەدەین بەڵام عملیان ڕاستی ئێمە پێگەی ئەو زۆر بەو دەرەجێنیە کە مەفروزە هەبیت کەمان نەزەریان هەمومان قەرزاری ئەو مامۆستاین فبەشێک تێدا خۆی ئەسڵەن بێزار بووە لە خۆی لە پرۆسەسی پەروەردەی لە وەزع عامەکە کاتێکە دێتن نازانیت وەزعی بەیانی چیە فەتەوەقع چی دەکەی لەو نامەوێت ڕەشبین بن بەڵام نەفەسی مامۆستا بۆ ئەو واقع و باوەڕ پێبوون لاواز بووە بەشێکی تریش يعني ثواب و عقابەکەن ینی کابرا ئەگەر ئیشەکە بکات یان ئیشەکە نەکات خۆی ماندوو بکات یان خۆی ماندوو ئەگەر نەبینرێتن هەندێک پێوەری تر هەبیتن کابراڵتن بۆ من مهتەمم بەو مەوزوع ڕەنگە شتێکی لاوازە بەس ڕەنگە هەندە جار کاتێک ئینسان بەناو عمر دەچیتن بەتایبەتی وازان دەبێت خلاص گەیشتوتە لوتکەی زانستی و پێویستی بە زانستی زۆر نییە یان مالعلم ئەمە یان مجرد فێڵێکە لە خۆمان دەکەین بەتایبەتی ئێستا ئەگەر فریای خۆمان نەکەین و فێربوون نەبیتە پرۆسسێکی بە درێژای هەموو ژیان ئێمە فریان ناکەینەوەندە گۆڕانکاری دەکرێت بەتایبەت عام بەس بەتایبەت لە چونکە ئێمە خەڵک منداڵ ئامادەیەکەین بۆ بەیانی قوتابی بۆ بەیانی ئامادەیەکەین فابێ متەجدد بین نوێ بین بە بەردەوامی ینی ئەمە احتیمالە ئەگەرەی بیت خۆش بێ مامۆستا هەندێک پرسیاری تر وەردەگرن
بەڕێزان تکا دەکەم حەز ناکەم کەس قەتع بکەم بۆ خۆتان پابەند بکاتەکە ئەگەر یارمەتیمان بدەن تا زۆرترین کەس بەشدار بێ. مامۆستا جەزا سەرپەرشتیارە لە سلێمانی لەگەڵمانە. فەرموو مامۆستا جەزا. ئەو کاتتان باشتر مامۆستا جا فەرموو. دەست و چاوتان خۆش بێ و جاریش کە شاد بوومەوە کە گوێبیستی ئەو بەڕێزە و جەنابتان بووم. دەستان خۆش بێ، شتێکی باشتان و ڕوژان. وەڵام من دوو خاڵە ڕوژێنم کە زۆر گرنگە. یەکێکیان لەوانەیە کە بەڕاستی ئەو بەڕێزە خۆی لە مەقامێکایە ئەو خۆی پشتی سەرەکی باشی بەرەکەوێ کە لەو بوارەیە ئیشی چاکی لەسەر بکە، چکە بە پێوەی کە جەنابستی بێکە خوێنەوە لە زۆر بوارە لە پەروەردە و لە وەزارەت تا سەرۆکایەتیەوەمانە زیاتر ئیشەکانی ڕاوێژکاریە، ئەو ئیشەکەی خۆی بەردەستیەوان ڕەحمەتی لێ بێ کابوو جێگەدەستی دیارە بێ هەوڵ با بۆ ئیشە. خاڵی دووەمان مامۆسایانی بەڕێز سەرپەرشتیاران، ڕاوێژکاران، دکتۆران، ئەمە هەتا ڕیفۆرم لە ناو مامۆسایانەکەین. مامۆسا هەنگاو نانێ بۆ خۆی. ئێستا بۆ نمونە مامۆسای بەڕێزی وایە قسە لە مامۆسا من 2 ساڵی کە تەقاو دەبم چی ماوە لەم سەرێشەوە. یعنی بەڕاستی ئەوە حاڵەتێکی ئیحباتێکە لە ناو مامۆستایە هەیە کە ئەزانەیە تر تۆ باشە تۆ ئەم 2 ساڵە خۆ تۆ خوشکەزادێ برازادێ ئامۆزادێ کەسی خۆ دێ مناڵی نێتەوە کە دێ بۆ لێسەوە هەنگاو بۆەوە ئەنێ. حاڵەتێکی ترمانەوەی کە بەڕێزی باسی کردفیانەوە لە مەراحلی کۆلێجە ئەخوێندێ کە بە ناوی تێستین و ئەسسمنتەوە یا ئیڤالوشن ئەسسمنتەوە. ئەو خاڵانە هەمووی دیاری کراوەتە، بەڵام یەک خاڵی جەوهری کە لە لای ئێمەیە بەڕاستی کە قۆڵی قوتابیانی کوتاوە و خوێنکارانی کوتاوە پۆلی 9 و پۆلی 12 کە واستە زۆر دەوری هەیە لەو حاڵەتانەیە. وەلامان کاتیشا باری سیاسی و باری دارایی کاریگەری لەسەر مامۆستا هەیە و کەم تەرخەمیش لەو بوارەیە زۆرەیە لە هەرێمەکانە و دەست و چاوتان خۆش بێ و لەشتان زۆر سپاس کە لەگەڵمان بووی. مامۆستا چرۆ کامل، مامۆستا چرۆ فەرموو. سڵاو ئەم کاتتان باش، دەستان خۆش بێز مامۆساگیان بۆ ئەو وێبنارە زۆر بەکەڵکە. بەڵام بەڕاستی من زۆربەی وێبنارەکان لەوانەیە کاک دکتۆر هیمداد ناوەکان بناسێتەوە. زۆربەی وێبنارەکان بە تایبەتیش ئەوانەی لەسەر پەروەردەن من بەشداریم کردووە. ئەوەی تێبینی منە ئەوەیە وەکو مامۆستایەک بەڕاستی ئێمە ناچین لە با بڵێین لە بناغەوە کێشەکان چارەسەر بکەین، چونکە کێشەکان دروست بوون ئەوە ئەبێت تەسلیمی ئەمری واقع بین تازە دروست بووە. بەڵام بەڕاستی ئەم کێشانە بەردەوامی هەیە و بە بەردەوامیش قسەی لەسەرەکەین. بەڵام دەستگا پەیوەندیدارەکان و موسساتە پەیوەندیدارەکانی ئێمە سوود لەم وەبنارانە وەرناگرن بەڕاستی بۆ ئەوەی هەوڵ بن بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەخر خۆ نابێ ئەم کێشانە هەر ئاوا بمێنێتەوە بەردەوام بێ ئێمە بە بەردەوامی قسەی لەسەر بکەین. خۆزگە من وەبنارێک گوێم لێ بووە بمان وتە ئەم کێشەیە چارەسەر بووە کە بووە بەسەرەتا بۆ چارەسەرکردنی کێشەکانی تریش. زۆر سپاسدانەکەم، دەستان خۆش بێت. زۆر سپاس کە بەردەوام لەگەڵمانی. مامۆستا زەکەریا ئەنوەر. مامۆستا زەکەریا فەرموو. سڵاو مامۆستا جان. دەستخۆشی بۆ مامۆستا عەبدولسەلامە. سپاسدانەکەم بڕێ. وەڵای هەموو شتێکە خرێتە ئەستۆی بەڵێ منێ بۆ مشریف و بەڕێزانە قسەکەن سەر مامۆستا و ئەمانە ئەکرێ هەموو جارێک مامۆستا خەتابارەکرێت. بەڵام ڕێت بە مشریفە بەڕێزانە لە چەند ساڵی ئایندەیە چ شتێکیان پێ بۆ مامۆستا، یعنی بەس قسەیە شتێکی ئەمەلیمان نەبینیوە تا ئێستا. بەڵێ مامۆستای بەڕێز تۆ ئەم ئیشە کارە هەر یە دەڵێ ئەووا بکە وا بکە وا بکە، هیچ شتێکیان بە عەمەلی نییە. ئێستا مامۆستای ڕایەنەریش هاتووە تەنها هاتووە سڵایدێک بۆ من ئەرزەکە لە مەکتەبە ئەڵێ ئەمە بکە ئەو بکە، بە عەمەلی شتەکەم بەرێ. یعنی هەموو شتێک هەر کراوەتە ئەستۆی مامۆستا، هەموو شتێک ڕایەنەرێک بە 7 ڕۆژ هەر ڕۆژ بۆتەمە ڕایەنەر بەسەر مامۆستاوەیەت. ئامانجی سەرەکی ڕایەنەر بەس تەنها هەڵسەنگاندنی مامۆستاکەیە نمرەکەی بۆ دان، یعنی ئامانجیەوە نییە مامۆستا فێری ڕێگەیەکی نوێی وانەوتنەوە بکە. ئامانجی سەرەکیەوەی پێش هەموو شتێکیە پێشەوەی ڕێگەکەم بۆ باس بکە ئەڵێ مامۆستا من لە کۆتاییە من تۆ هەڵەسەنگێنم لەسەر ئەوە نمرێتەوە ئەمە نمرەکەتە. مامۆستا فایەقیش خۆی ئێستا سعید فایق بەشدارە لەو شتە لەم سیمینارە، یعنی حەزەکەم جان گوێی لێ بێنم. یعنی ئامانی سەرەکی ڕایەنەرەکان ئەو کە دروستی کردوون بەس ئەوەیە کە مامۆستاکەی هەڵسەنگێنە نەک فێری بکە ڕێگەیەکی نوێ وانەوتنەوەی پێ بڵێ.
ینی هەموو ساڵێکانی هەر کابینێک لە حکوومەت ئێرێمە یە ڕێگەیەکی شێوازێک پێڕەوەکە و ئەسپێرە بە کابینەکەی کرد. ینی ئەم شتانە گۆڕانکاریان تا ناکرێت بۆ شێوازە هەر کابینێ بۆ خۆی شتێک دروستەکە بریتیش کانسڵ یانەنا پەریان پێدا 1-2 ساڵ و دواترەوە سەر ڕاهێنەریان هێناوە 2 ساڵاوی تر و 2 ساڵی تر بەرنامەیەکی ترێنن پرۆسێ پەروەردە و ساڵ بە ساڵ بەرەو لاوازیە ڕای بینی وانیانی ساڵ بە ساڵ پرۆسەی پەروەردە لە ڕووی پەروەردەوە ینی خەریکە سفر بۆ تۆ لە کوردستانە خەڵک هەربووە کاتە قوتابخانە ئەهلیەکان پرسیارێکت نییە پەیامەکەت گەیشت زۆر سپاس بەڕێزی بەڕێزان تکایە بە پرسیارە و سەرنجەکانمان تایبەت من بە بواری تاقیکردنەوە کە ئەمڕۆ بابەتەکەمان ئەوەیە مامۆستا عامر مامۆستا عامر الو وڵام من مامۆستا عامرم کردوتەوە نازەم چێ قسە دەکا بفەرموو سڵاوتان لێبێ بەڕێز شکر دەستخۆشی لە کاک دکتۆرەکەین زۆر سپاس یەکەم بۆ متابع ڕێزەکانی وەڵایی وەکو تێبینی خۆم هەستەکەم یعنی هەرچی ئەرکە لەسەر مامۆستا دروست کراوە و هیچ حەق و مافێکیشی نەدراوە لەگەڵەوە هەستەکەی یعنی پەروەردە تەواو بەرە و دوا ئەڕات ساڵ بە ساڵ هەستەکەی پەروەردە هیچ ئەهمێتێکی نەماوە یعنی پەروەردە پاشەکشەی کردووە لە ڕووی ئاسی قوتابیەکانەوە هەستەکەی مامۆستاکان وەکو پێویست یعنی ئەو دڵسۆزیان نەماوە بەهۆی ئەو بارودۆخەی کە بۆ مامۆستا دروست کراوە جا هیوادارم کە کاک دکتۆر لە پلەیەکی وا بەرزایە ئیشەڵڵا جێدەستی دیار بێ بۆ ئەوی زیاتر پەروەردە بچێتەوە باری خۆی بچێتەوە سەرسکەی خۆی و ئیشی خۆی بکات دەستت خۆش بێ مامۆستا شنۆ حەسەن زۆر زۆر سپاس بەڕێزان بمبورن ئەگەر قەتعتان بکەم بەس بەڕاستی ئەگەر پرسیارەکان ڕەبتی نەبێ بە بابەتی ئەمشەو ڕەنگە نەتوانین بەردەوامی بدەین مامۆستا عامر نەجم فەرموو مامۆستا عامر حەقی سوتان 3000 گوتمان 3000 داوا دەکەین ئەگەر هاتەوە دوایی مامۆستا دڵشاد بابان مامۆستا دڵشاد سڵاتان لەبێ بەڕێزان دەستخۆش مامۆستا دەستخۆشی مێ بۆ مامۆستا سەلام من دەمێ بە کورتی لەو خاڵەوە دەست پێ بکەم تەوان ئێمە ئەزانین لە هەر گۆڕانکاریەک لە بواری پەروەردەدا کە ئەکرێت پێویستە دوو خاڵی زۆر سەرچی بۆ فراهەمکردن یەکەم زەمینە سازی بە بکرێت دووەم ژینگەی بۆ ئامادەکرێت بەداخەوە لە پەروەردەی ئێمەدا لە سەمی پەروەردەی ئێمەدا کاتێککە گۆڕانکاریەکرێ ئەم دوو خاڵە لە بەرچاو ناگیرێت بەردەوام ئەمانەیە گۆڕانکاری بکەین بەڵام زەمینە سازیەکە ناکەین هەروەها ژینگەشی بۆ ناسازێنین و لەباری ناکەین لەبەر ئەوە بۆیە بینین زۆربەی ئەو گۆڕانکاریانەی ئەو پرۆژانەی کێتنە پرۆسی پەروەردەوە ناڕزایەتێکی زۆری لەسەر دروستە بێت هۆکارەکە ئەوەیە کە ئامادەکاری بۆ نەکراوە بۆیە پێویستە بەرپرسانی بواری پەروەردە بیر لەم خاڵە بکەنەوە بۆی کە بتوانین گۆڕانکاری دەستکە کاتێک تۆ گۆڕانکاری لە پەروەردەکە یعنی گۆڕانکاری لە کۆمەلگاکەی گۆڕانکاریش لە کۆمەلگا ئاسان نییە بێت زۆر بە وریایی هەنگاوی ببنین خاڵی دووەم لەسەرم بابەتە بەتایبەتی من وەکو پرسیارێک ئاڕاستی مامۆستاشی یەکەم ئەنی ئاڕای تۆ تاقیکردنەوەکان هەر لە قۆناغی بنەڕەتیەوە تا ئاگاتە قۆناغی زانکۆش جۆرێک نییە لە سزا لە نێو سیستەمی پەروەردە چونکە بەڕاستی ئێمە ئەوەی کە پشتی پێ بەچینە تاقیکردنەوەکان تەنها و تەنها نمرێ هیچی کەنیا ئەنی ئەم بایۆگرافیەکە بەڕێزت باست لێ کرد تەنها نمری تا جێگا بێتەوە ئەوانی کە هیچی تا جێگا نابێتەوە لە سیستەمی تاقیکردنەوەکانی خوێندنی ئێمەدا بۆیە پێویستە گۆڕانکاری یەک خاڵی کورد مامۆستا ببرەوە کورتی یەک سەرنج مامۆستا زەکەریا شتی باس کرد عفو هەرتەنها بە کورتی مامۆستانی ڕایانەر بۆی ئاگادار بن مامۆستای بەڕێز 2 مانگ لە مەشق ڕایانان لە خولا بوون مامۆستا فاقێک مانگ لەگەڵیانە بۆ 2 خولی تریان بۆ کراوەتەوە 1 مانگە یا 6 مانگ لەگەڵ فێرگەی برا دۆستا لە خولا بوون ئەمە 8 مانگ نەک 7 ڕۆژ ئەمە زۆر بە هەڵە ڕۆیشتۆ لەنێو مامۆستایانە بۆی ئەو خاڵە ڕاست بکرێتەوە ڕێزی سوپاس بە هەموو مامۆستایان ڕاهێنەرێک وەکو پێویست نەبێ ناکەی تەعمیم بکرێ بەسەر هەموودایان دەست خۆش مامۆستا زۆر مامۆستا سەنگەر هەندێک کۆمنتیش وەربگرە چکە بەڕاستی کاتەکەمان وا بەرەو تەواوبوون دەچێت با کۆمنتەکانیش بێبەش نەبن مامۆستا سەنگەر هەندێک لە کۆمنتەکان ئەگەر هەیە بەڵێ دکتۆر جان کۆمنتەکان وڵایی ئەغلبی هەمووی دەستخۆشییان کۆمەڵی هەیە ئەگەر بابەت ڕەبتەکەی پێوە نەبێت ئەوە دەڵێت بەڕای مامۆستا کامیان باشترە گەڕانەوەی مشرفی پسپۆر یان لێژنەی هەڵسەنگاندنی دەرەچی هەروەها مامۆستایەکی دیکەش بازی تاقیکردنەوەکانی پۆلی 12 چ کاراماییەک بە قوتابیەک دەبەخشێت سیستەمی هەڵبژاردن
دەکرێتە پێوەەر بۆ ئەوەی زانیاریەکان ببنە ڕەفتار لە لای قوتابی یاخودنا ئەوە پرسیارێکی دیکەبوون. هەروە مامۆستا دینا دەپرسێت مامۆستا عەبدولسەلام ڕاستچییە لەسەر پێوەرەکانی هەڵسەنگانی دڵنیایی جۆری بۆ مامۆستا هەرچەندە ئەمساڵ کاری پێناکرێ بەڵام ڕای بەڕێزیان چییە لە بۆ ئەوانی دیکە ئەغلەبی دکتۆرجان دەستخۆشیە. مامۆستا عەبدولسەلام ئەوانش ئەگەر وەڵام بدەیەوە بە کورتیش بێ هەندێکی ترمان دەبێت جارێکتر بەیانگریدەوە. وەکو يعني عرضم کردن من لەسەر مۆزۆی سزادان و ئەوانە منش وا ئەبینم يعني یەک چەکێکە لە دەست مامۆستا ئەنو باشە ئێمە قوتابی ببینین مەوزوع پێگەیاندنی ئەم قوتابیە و دەرەجە يعني هەربێ تەجاوزی مەوزوعەکە بکەین وە گوتم بوونی دەرەجە بوونی تاقیکردنەوەکە ئەبێ لە ضمنی ئەم ڕوویا گشتگیریەکە بیت بۆ قوتابیە تا بزانین ئیشکالات لە کوێنە جۆرە فەحسێکە يعني تاقیکردنەوەیەکە و بۆ خۆمە بۆ ئەوە بۆ علاقاتی احتیمالە يعني مەوزوع قوتابی زیرەک بیت بەڵام یەکێکی متەنەمر هەبێتن خەریکە ئەزیەتی ئەداتن ڕەنگە منی مامۆستا نەک دەرس شەرحکردن بەڵام شێوازی مامەڵکردنی من لەگەڵ قوتابیەکی تر ترسێکی ڕەنگە لە ماڵ ئیشکالی هەبیتن فە لە امتحاندا وەزعی باش نەبیتن ئەوانە مەوزوعی ئیشراف و مدرب و ئەوانە چکە زۆر باس دەکرێتن دیسان يعني هەندێک لەو بڕیارانەی کە من ئەبینم يعني ناڵێ تەرکیز لەسەر ئالیات دەکەین میکانزمە ناڵێن بۆ هەمانە غایەت لە بابەتەکە چیە چونکە ئەگەر غایەت هەبوو و ئامانجەکە فی العادە ئامانجەکان باشن ئالیات ئەگەر ئیشکالات تێدا دروست بێتە وش اعتیادێ بەڵام ئێمە ئەوەندە گیرۆدە و ئەخینکێن لە ناو خودی پرۆسسەکەدا پرۆسس ئەبیتە میکانزم ئەبیتە غایەت و غایەت لەم بەینا بزر ئەبیتن ئەگەر مشرف بیتن دیسان مشرف ناکرێ بەس بێتن تا مامۆستا هەڵسەنگێنیت یعنی هیچمان نەکرد دیسان مامۆستا مشرف یان ئەوەی ڕاهێنەر دیسان نەک مەوزوع دەرەجە یعنی مجرد ئێمە مەوزوعی تاقیکردنەوە ئەم عەقلیەتە بردمانە ئاستێکی تر یعنی مامۆستای تر ئەوش بوو بە قوتابیەکی تر و دیسان ئەو کاتە بێ محاضرێ بۆ مامۆستای مشرفەکانش بڵێن کە ئیشی ئەوان ئەوەیە چۆن پرۆسەکە بەرەو پێش ببن بە هەندێک ئەو پێوەرانەی کە احتیمالە مەوزوعی دڵنیای جۆری ئەگەر یعنی دیسان ئەو معایرانە بە چالیات دانراون بەس غایەت تێدا بەرەو پێشچوونە بێ ئیداراتی ئێمە قیاداتی ئێمە فکر لەوە بکەن هەڵا هەلێکە بۆ بەرەو پێشبردن نەک بۆ عقوبەدانی يعني کابرا مەوزوعی پۆلی 12 زۆر مەجالی توانە ئەسڵەن تێدا هەیە اینجا یەکێک لەو تەرحانەی کە لە تاسک فۆرسەکە کردومانە ئەنو هەر ئەبێ ئەم فەسڵە بکرێتن و پۆلی 12 کۆتای مەرحەلەی ئیعدادیە داخلبوونی زانکۆ بیتە پرۆسسێکی تر موضوع اختیارات فعلا کێشەیە يعني ئێمە لە مەوزوعی پێشبڕکی بیرکاری دوای 5-6 ساڵی کە کردمان بۆمان دەرکەوت ئەم جۆرە پرسیارانەی هەڵبژاردن کارتێکردنێکی ڕاستەوخۆی هە لەسەر قودراتی تەحلیلی قوتابی والی ئەکەتن قدرەی تەحلیل نەبیتن یعنی بەبێ تەحلیلکردن مجرد شتەکان هەڵەبژێت باش نات مشکلە نییە ئەوەندە کاتی نییە تەحلیلی شتەکان بکەێت یان مەوزوعی داڕشتن تعبیر و تەحلیلی بابەتەکە بکەیت کە ئەم توانایە زۆر گرنگە بەڵام شێوازی ئەم ئیمتیحاناتانە والی ئەکەتن ئەم جۆرە کارامەیە لای ئەو زۆر لاواز بیتن يعني أكيد أوش محتاج مراجعاتي زورة تصور دكم أوانده هاتم رزان تكا ديسان لبركاتك أقل يارمتي ما مدمنا مستشوبه فرما مستشوبه ئەم کاتتان باش زۆر سپاس دەستان خۆش بێتەوەرەکی گرنگ بوو سپاس بۆ میوانە بەڕێزەکەشتان وەڵاهی من چەند شتێکەڵم لەسەر تاقیکردنەوەکان لەبەر من لە ناوەندێکی ئەهلیش ئیشەکەم لە ناوەندێکی حکومیش ئیشەکەم گرنگترین شت کە کێشەی دروست کردووە تاقیکردنەوەکانی پۆلی 12 من خۆم مامۆستای ئامادەییم تەلەبە یەتە ئامادەیەتە پۆلی دا یعنی چەند ساڵ کوردی ئەخوێنە من اختصاصی خۆم قساکەم نازانێ بکەر و کار چییە یعنی مەڵم چەند ساڵە چۆن دەرچووی چۆن دەرچوونەکە چیە چلی هەبێ دەرەچێ دەرسێکی عبور بێ دەرەچێ 2 دەرسی 45 بێ دەرەچێ والله تەلەبە ئەگەر هەر هیچ نەکا بەم هەم 3-4 حاڵەتە دەرەچێ یەکێکی تر لەو شتانە خۆزگە ئێم تەوەرانە ئێوە ئەیکەن یەک لێک جوانترا بەس خۆزگە بە دوواداچوون و فیدباک وەربگیرێت بۆ نمونەی لەسەرەوەی ئەم شەو ئەمانە بکرێ بە کۆنووسێک یعنی بەردەوام بڕۆی ئیشی لەسەر بکەین نەکەر ئێمە هەموو شەیەکۆ ببینەوە هەرچەند ئەمە زۆر گرنگە و ڕوژاندنی بابەتەکان شتێکی تر کە زۆر گرنگە بڕوا بکە بۆ زمانی کوردی کە زمانی دایکە داڕشتن وەرە ئەو شۆی کە ئیمتیحانی کوردیە بزانە چەند مامۆستای کوردی داڕشتن ئەنووسێ و ئەیا بە تەلەبە لەبەر ئەکا کەواتە کێشەی سەرەکی ئەم وڵاتی ئێمە
ئەوەیە کە پۆلی دوانزە تاقیکردنەوەکانی کراوە بە هەڵبژاردن من پۆلی دوانزێ بۆی ئەهێنمەوە لە شەستەکە ئەڵم بینوسە ئەڵێ مامۆستا خۆ بە کەلۆری داخڵ نییە کەواتە گەورەترین شت تاقیکردنەوەی چونکە دەرئەنجامی شتەکەیە هەتا وەکو تاقیکردنەوە چاک نەکرێ نە مامۆستا نە تەلەبە هیچ دەورێکی نییە چونکە بەڕاستی نمرە هەڵڕژاوە من هەموو جارە بە تەلەبەکانم ئەڵێم وەک وایە ئێوە حەقنێ هیلاک بکرن هەموو ساڵە شەهادەتان بینە با بڕۆنە ماڵەوە ئاخر شت بۆی کاتی ئەوانی تریش نەبەم گرنگترین شت ئەوەیە کە کۆنفرانس ئەکرێت کە ئەو شتە پەروەردەیانە ئەکرێت تەنها چەند کەسانێکن دووبارە و سەدبارە ئەکرێنەوە ناچن ئەو کەسانە بەرن کە لە ناو کێشەکانان ئێستا من لە ناو مەکتەبەکانە مامۆستاکانی تر لە ناو مەکتەبەکانان نەک بە ڕێزێکی ئیداری کە خۆی لە شتەکان دوورە طبعاً ئەمە دەرئەنجامەکەی ئەبێ ئیشەڵڵا بە هیوای چارەسەر چونکە بەڕاستی هەرچی مامۆستایە بێزارە من خۆم یەکێک ملوانە بمکەن بە فەرمانبەر بڕوان پێ بکە ئەیکەم ئیشەڵڵا بە هیوای سەرکەوتن و چاوەڕێی کەرەمی خۆین مامۆستا ئەحمەد تەحسین مامۆستا ئەحمەد تەحسین مامۆستا ئەحمەد ئەگەر مایکەکەت بکەیەوە مامۆستا هاوژین مامۆستا هاوژین سڵاتان لێبێ بەڕێزان شەوتان باش دەستان خۆش بێ لە ڕاستیە دەستخۆشی بۆ مامۆستا عەبدولسەلام ئەەکەم ئێمە پێشتر لە بەخراوی ئینتەرنیوز جەنابی تیوئاتیەکی پێوتینەوە بۆ ڕاهێنەرایەتی بوو من سڵایەکی تایبەتم هەیە بۆی زۆر سپاس ئەوەی کە لە لای من پێم خۆش بوو بێڵێم دوو خاڵی زۆر سەرەکی وەکو پرسیارێک زۆر بەمان پرسیارەکانم هەمووی گوێ لێگەر زۆر لەسەر بابەتەکە پرسیار کرا بەڵام ڕەنگە من تۆزێک دوور بکەمەوە من لە مەکتەبێکی ئەهلی دەرس ئەڵێمەوە لە ڕاستی ئەوەی کە ئێستا ئێمە گیرمان خواردۆ بەدەستیەوە تەلەبەمان بۆ نایەتەوە سەرهێڵ یعنی تەلەبە شەو ڕۆژ خەریکی مۆبایلەکەیتی خەریکی سمارتفۆنەکەیتی خەریکی سۆشیال میدیایە مەشغوڵ بووە سەرقاڵ بۆ بەڕاستی ئێمە زۆر کارەساتە بۆ هەر بابەتێک کە بمانەوێت تەلەبەی بۆ بهێنینەوە دوور لە مەنهاج لە ناو مەنهەجا بێ هەر شتێ بێ هەر قسەیەکی ئەتیادی بە بمانەوێ بۆی بکەین سەرەکی باوەڕی بە هیچ دەماوە بەس مۆبایلەکەی و تەواو ئێمە چی بکەین لەم حاڵەت ینی تەلەبە نایەتەوە سەرهێڵ لەگەڵ ئێمە بۆ هەر هیچ بابەتێک ینی تواناکەیت لێونە تەلەبەکەت لێونە کەسایەتەکەیت لێونە نازانی چی لەم تەلەبەیە بکەین ئەمە پرسیارێکی کە ینی زۆر جارم قسەیەکەم و ینی بووە بە ماڵیش لەسەرم ئەمە بە تەلەباڵێ مەڵم تەواوە ڕاستە مەنهەجە زۆرە 6 بەندە 7 بەندە ئەیبینم کە هیلاکی بەدەستیەوە ڕاستە بەڵام ئێمە چارمان نییە وەزعکە وایە تۆ ئەبێ ئیلا لەم مەنهەجە ئیمتیحان بکەی رەگینە تەلەبەیەکی پۆلی دێ یانزەیە پێویست ناکە 100 لاپەڕە 200 لاپەرە لە بابەتێکی قورس بخوێنێت دواتریش هیچ ئیسفادەیەکی لێ ناکات لەناو ژیانیە لە دەرەوە هیچ پێویستیشی پێی نییە بەڵام ینی ئێمە چی بکەین لەگەڵ ئەمەیە ئێمە 200 لاپەڕەیە ئیجبار کراوم ئەبێ ئەم 200 لاپەڕەیە لە پەروەردەوە بخوێنم تەواوی بکەم بەڵام ینی تەلەبەش حەزی لێ نییە بەڵام تۆ ناچاری ئیلا بێ ئەم شتە بخوێنی ئێمە لەگەڵم حاڵەت هەیە چی بکەین ینی مەنهەجێکی زۆر پۆلی دا یانزە بەڵێ پۆلی 12 شتێنانەت ینی زۆربەی مەنهەجی پۆلی 12 هەر خەتەرە بەسەوی تر تێدەگەم تەمام ئەو پرسیارەکە بوو سوپاسدانەکەم دووبارە دەستان خۆش بێ دەتوانم مداخلەیە بکەم واللهی مامۆستا ماوە پێدادەین هەروە مایک بکەوە ناوەڵا فەرموو جەنابەت چی مامۆستا ئەحمەدم گوتت دەستی خۆم برێن کرد و بەس مەجال نەبوو بەڵێ مامۆستا دەستخۆشتانی دەکەم و بۆ ئەوەی بنارە بە هیوای بەردەوامی و دەستخۆشی لە مامۆستا عەبدولسەلامی بەڕێز دەکەم بۆ ئەو وتە بە سوودانێکە بۆ ئێمە باس کرد مامۆستا بە کورتی دەمەوێت دوو پرسیارم هەیە مامۆستای بەڕێز باسی لەوە کرد گوتی دەبێت قوتابی بکرێت بە سیستەم قوتابی بکرێت بە سیستەم پرسیارێکە من لێرەدا ئەوەیە دەکرێت لە بڕی قوتابی ئێمە سیستەم بکەین بە سەنتەر چونکە ئێمە 2000 دەتوانین قوتابی لەگەڵ سیستەم ڕابهێنین ئەوە پرسیاری یەکەم دوو پرسیاری دوم ئایا ئەگەر ئێمە سیستەمێکی دروست و کاملمان نەبێت دەتوانین قوتابی تیادا بکەن بە سەنتەر چونکە بمانە نەمانەوێت ئێستا کە برن وڵاتی ئێمە سیستەمێکی سویدی هەیە کە بە بڕوای من هەر بەناو سیستەمێکی سویدیە چونکە ئەگەر ئێمە هەر وەکو هیچ کەرەسە و چاڵاچێکی ئەو ژینگەی کە لە قوتابخانەیەکی سویدی هەیە لە هەرێمی کوردستانی شەیە لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئەو کەش و هاوا ژینگە و کەرەستەی پەروەردە و فێرکردنەی لەوێدا هەیە بە بڕوای من نییە چونکە تا ئێستا کەش لە
لە لادەکانی کوردستان لە بەشێکی لە مەسەلە بەشێکی لادەکانی کوردستان تا ئێستا قوتابی لەسەر ئەرز دەخوێنێتن یعنی هیوادارم وەزارەتی پەروەردە بە گوێی لێبیتن لەم ئەمە بۆیە ئێمە تەنها یعنی بەس سیستەمەوە نییە هیوادارم مامۆستای بەڕێز وەڵامان بداتەوە زۆر سوپاس دەستان خۆش بێتن زۆر سپاس ئاشتی محەممەدی وەردەگرم و ڕەنگە تەواوە بین چکە بەداخەوە ناتوانین هەر بەردەوامین کاتەکەمان تێپەڕیوە ئاشتی محەممەد فەرموو بەڵێ سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام زۆر سوپاسی مامۆستاکەم و هەموو مامۆستا بەڕێزەکان کەوا پرسیارەکانی کرد بەڕاستی زۆربەی پرسیارەکانم هەبوو بەڵام من وەکو مامۆستای پۆلی دوانزە کەوا 6 ساڵە پۆلی دوانزە ئەڵێمەوە بەڕاستی ئەبێ سیستەمی 100% هەڵبژاردننی قوتابی نەوێنێ چونکە هیچ سوودێکی بۆ قوتابیەکان نییە تەلەبەکە تەنانەت ناشخوێنە جا لە ئەهلیش داوامەکەم تەلەبەکە ئەڵێ من بە عەشوایی هەڵبژێرم ینی بە شێوەیەکی هەڕەمەکی هەڵبژاردنەکان هەڵبژێرێ ئیتر ئەڵێ خۆی و شانسە هەڵ دەرەچێ لەو لاشەوە لەوەی 50-60 بۆ بێنێتەوە کە یعنی تەلەبەکە بێوی کتێبش بکاتەوە خۆی تەلەبە هاتۆ بە منی و تۆ دواوی کەوا دوای 2 ساڵ 3 ساڵ هاتۆتەوە ئەڵێ و تا مامۆستای هیچم نەخوێندووە من توانیومە دەربچم تەنها بە چۆنەڵێ پێڵێن بەقالە بالەی پێڵێن وەڵاهی من زۆر خەفەتە خۆم بەجددی ئەو هەموو مامۆستاکەم زۆر هیلاکن لەگەڵیان زۆر ماندوون هەیە هەر لە پۆلی دەوە دەرسی پیان وتۆتەوە هیلاک بۆ لەگەڵیانە بۆیە من ئەڵێم ئەگەر ئەکرێت ئەگەر مامۆستا عەبدولسەلام ئینشاءڵڵا بتوانێ ئەو دەنگەمان بگەینێتە لایەنە پەیوەندیدارەکان سیستەمی 100% تاقیکردنەوەکان هەڵبژاردنە نەمێنێ ئیتر زۆر سوپاسی هەموو مامۆستاکانی ترەکەم زۆر مەمنون زۆر سپاس وڵی 6-7 کەسی ترماون نازم مامۆستاوەریان گرین ئەوانیش کاتەکەمان تێپەڕیوە سعات 10 و 37 دقیقە ئەگەر ڕوخسەت هەبی هەریەکە داقەکەش دەکەمە 30 چرکە مامۆستا ڕۆژ فەرموو ڕۆژ نووسراوە ڕۆژ لە لای من فەرموو مامۆستا تکایە بە خێرایی مامۆستا ڕۆژ فەرموو بەڵێ سڵاوتان لێبێ مامۆستا باسی هیچ ناکەم مادەن کاتەکە دیاری کراوە بەس ئەوەندەی لە مامۆستا ئەپرسم ئایا ئەگەر تاقیکردنەوە لە هەموو قۆناغەکان بە مەرکەزی بکرێ لێرانەدا توانای و مەهاراتی مامۆستا زیاتر دەرناکەوێ بۆچی سەختەکە هەر لەسەر پۆلی 12 بێ هەتا بۆ ساڵە باش دەست خۆش مامۆستا ڕۆژ زۆر سپاس مامۆستا ئالا کەمال مامۆستا ئالا فەرموو زۆر سپاس بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوە وەڵامی من تەنها پرسیارم هەبوو کە ئایا ئەمە هەر لە بواری ینی تاقیکردنەوەی مامۆستایە بۆ خوێندکار ئێمە هەموو ساڵێک تاقیکردنەوەمان ئەکرێت بۆ مامۆستایان لێ سێواوە تابی من هەرێکی لەبەردەست دیاری کراوە بەڵام تاقیکردنەوەکانی ئێمە هەر جارێ و مامۆستایەکان ینی بواترمان لێ سێواوە ناتوانین وانەکەش بڵێنەوە حەقی خۆی بین منکە خۆم مامۆستایەکی بێکاریم لە قوتابخانەی قوڕانم 25 بۆچی خوێندکارم لەبەردەستە هەر نەئەزانم چۆن پێیان بگەێنم نەئەزانم چۆن هەڵیان سنجێنم ئەگەر یارێک بۆ من بێت من کەم لە حاڵەکەشمەوێت پەیوەندی بە کتابی سەلامەوە داوەتم کردۆ نازانم چۆن پەیوەندی پێ بکەم باس بەڕێزی مامۆستا محەممەد حوسێنیش وەردەگرین مامۆستا محەممەد حوسێن بڕوا بزانم هەر بە پرسیار خوێندن فەرموو مامۆستا جان وەڵام مامۆستا لەبەر مەوزوعەکە لەسەر تاقیکردنەوەیە دەستخۆشی لە مامۆستا عەبدولسەلام و لە بەڕێز دەکەم یعنی ئەوەی کە هەڕەمی بلۆم لە دوو بەش پێکدا ئاستی نزمی بەیادهێنانەوە تێگەشتن و جێبەجێکردن ئاستنە بەرزەکە شکارکردن و هەڵسەنگاندن و داهێنانە من وا هەز دەکەم دەبێ منهەجش بەوە دابنرێ و پرسیارەکانیش بەوەی دابنرێ بەس پرسیارەکەی من لەوەیە لە مامۆستا عەبدولسەلام ئەگەر پەیامەکەی ئێمە بگەینی ئایا هەڵبژاردن لە قاڵبی بێت ینی هەڵبژاردن لە خوارەوە هەڕەمی ئاستی نزمی بلومە کە یادهێنانەوەیە ئایا هەڵبژارتر دەتوانێت قۆناغەکان تاوەکو داهێنان ببڕی یان هەرە و ئاستە نزمەیە کە لەوێدا هەیە دەست خۆش مامۆستا محەممەد زۆر سپاس مامۆستا دەست بە وەڵامدانەوە بکەین چکە پێڕا ناگەین داوای لێبوردن دەکەین بە ڕێزانەوانی تر وەڵام کار کەسێکی تر ماوەن بەڵام لەبەر کاتەکە بزانین ئەگەر کات ماوە ئەوجا دێنە سەری من ینی بۆ وەڵامی ئەم پرسیارانەی ئەم بەڕێزانە یەکێک لەو بەڕێزانە فەرمووی ئەگەر هەمووی مەرکەزی بیتن من ینی دیسان
بۆ ئەمانەوەی مرکزی بکەین جۆری پرسیارەکان چین چ جۆرە توانە ئەبێ دەربخەین فمرکزی بیت یان مرکزی نەبیتن زۆر تەئسیر ناکات هەرچەندە من مەیلی مرکزیم نییە چونکە پرۆسەکە هێشتا معقدتر لێ دێت مەوزوعی تەسریبات دێتە تێدا اینجا ئەبێ بانکێکی ئەم پرسیارانەمان هەبیت لای لیژنێکی معنیبی چۆن هەمووی بڵاو دەکرێتەوە یعنی معقدتر لێ ئەەکەین مستحیل نییە دەکرێت ئەگەر بزانین بۆ پرسیار دادەنین لە بواری عدالت تێدەگەم یەک دەبیتن بەڵام لە بواری تر زۆر شت لەدەستدەن من مەیلی لا مرکزیەتم الرماوي طبعا محتاجي دعميكي باشا لإدارات استقلاليات إدارة استقلاليتي ماموسا واسطة نبيتن تدخلات نبن يعني أو جورة ترتيبات أنا بيتن لا مركزي باشترا قطابي سنتر بيت يعني مقصد لقطابي سنتر رز دار يعني أصلا استئما هموش تي قرباني سيستم ما كرديا يعني كابرا على إما سيستم ماني أنا سيستم كي أتواني بلا سيستم كفوزاي تداهي أجد دروس بيتن يعني توزن مبالغة بلام قينا لمن قبول بكن بلام سيستم هي بلام سيستم كبوشوازة شبريوة يعني فقطابي سنتري يعني همو تركيزي إما لسروا آية أو قطابية أويا كيما قلتو مانا بر أو برهمة مطلوبة أمايا أو جورة قطابية ما نأويتن أوي ليم ديارة أو ديارنية إما نازين شو جورة برهم ما ندويت هر يكيك لإما تفسيري كيه بهر قناغيك بهر أوي شو جورة قطابي ما دويتم أما أم بوشونا ديارني أجر أو هبيت المفروضة منهج هبيت أجر منهج أبو إنجا تكست بوكو آلياتي تر بحثو بروجكت بيسو أوانا لدواي أما دين فهر دبي قطابي سنتر بيت مقصد لقطابي سنتر باسي دلال ودلعي أوانية باسي أمايا كتركيزي أما لسر بيجاندن وبيجيشني أم جورة برهمة كما خون بيوا أبينوا وبروسس سياسية كشناسي ولات وناسنامة كلبي ديتن موضوع أم قطابيانا أجر باش نبن بالمناسبة دي سان كاتكالن قطابي سنتر وموضوع آزاد يكانوا أماده كدين قطابي بو آينده حتى عند جاشلة آخر مواقع كديمقراطية ديمقراطية أوينايت كفوزاها بيجو هذه كي وكوخوي بهرمكي بروا بتشيتن عام وبتابتي لبروسي كبرور ديدا أجر أو بيوراني كمفروض قطابيك تيدا هبيتن بآليات جدا جدا لتوانا ولا معرفة نبيتن أبي درنشتن قير سبيش بيت أبي درنش وأبي واضح بيت جات تدخلاته واسطة أبي مجال ندين أجر قطابي درنشيت خلاص أبي درنشيت فأبي مجاملات نكين شو كان دجار كاتك ما وباسا أكين يعني مقصد ما نوى توزك سوق من لسر قطابي إطلاقا مقصد ماني عكسي أما تماما أبي بيوري واضح بس نك بنفسي عقوبة بنفسي بيجاندن شون دايكو باو كان دجار رنجة تورا من لسر من دالا كان يخوان بلا مقصد تدا برورده فبآلياتي درست دوباره بآلياتي درست تورابوني إما مقصد بيوركاني إما أبي منهجي وعادلانه ودور ل أعصاب باسي مزاجيات ناكم باسي عندك بيوري زانستي أكم أبي لقطابي ده هبي تيدا بون تي أبريد تيدا نبون نابي تي أبريد وأو كاتي ما سمعت بو مناهجي تربوي خوماندين بمؤسساتي خوماندين نا كورا قيناكت باوش تي أبريد أبدا مقصد مان أمني ومدوار مولا من دابيتو دەستت خۆش بێ مامۆستا وەڵاهی کاتەکەمان 2:43 دقەیە نازانم 3-4 دقەیەکی ترت هەیە ئەگەر ئەو دووسێ کەسەوی لێمان عاجز نەبن 3 کەس ماوەن هۆریان بگرین بۆ شەرتەی لە دقەیەک تێنەپەڕێ مامۆستا ئەبوبەکر لەگەڵ مامۆستا شەماڵ لەگەڵ مامۆستا بێریات ئەو سێ وەردەگرم کەسی تر دەستی بەرز نەکاتۆ تکایە مامۆستا ئەبوبەکر فەرموو شەوتان باش مامۆستانی بەڕێز شەو باش مامۆستا باس بۆ بەڕێستان ئەوەی کە دکتۆر ئەوەی کە مامۆستا عەبدولسەلام باسی کە دەستی خۆش بێ چونە ناوی ئەوەکە بوو پرۆسەکە بوو بە شێوەیەکی گشتی دەستی خۆش بێ بەڵام ئەوەی کە ئێمە لێرە جەختی لەسەر دەکەینەوە بەڕاستی من پێم وایە دەبوو مامۆستا زیاتر تاکیدی لەسەرەوە کرد بایەوە کە دەبوو باسی زیاتر لەسەرەوە بکرێت کە جیاوازی لەوەی ئێستای کە هەیە لەو پرۆسەیە کە بۆ تاقیکردنەوەکان بەڕێوە دەچێت چی بکرێت چاکە چونکە لە ڕاستیدا کۆمەڵێک میکانیزم هەیە هەر یەکێک لە ئێمە لەوانەیە بتوانین بەپێی ئیجتیهاداتی خۆمان کەم تا زۆر گۆڕانکاری بەسەر چۆنێتی پرۆسەکەدا بهێنین بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا من پێم وایە ئەگەر کار بکرایە پێشتر پسپۆڕی یان بەرەو پسپۆڕی بوون بڕۆیشت باینایە لە قۆناغەکانی 7 و 8 و بەرەو دواوەکو چۆن لە بەشێک لە وڵاتەکانی ئەوروپا لە سین لە یابان کاری لەسەر دەکەن ئەو کاتە لەوانەیە بمانتوانی باە کارمان لەسەر ئەوە کرد باە بەپێی ئەو میکانیزمەی کە توانای تاک هەڵبسەنجێنین بۆ ئەو ئاراستەیە پێوەربگرین کە توانای ئەو تاقی بکەینەوە لەو پسپۆڕێکە خۆی تایدا دەبینرێ نەک ئەوەی کە ئێستا کۆمەڵی گلەیی هەیە گازندە هەیە لە قۆناغەکانی نۆ قۆناغی 12 دەکرێت بۆیە من پێم وایە
ئەوانە هەنگاوێک دەبن ئەگەر کاری باشتری لەسەر بکرێت پێم وایە زۆر بە ئاسانی ئەو گۆڕانکاریمان بۆ بەردەست دەخات ئەگەر نا لەو ڕێکارانی کە ئێستا لە وەزارەتی پەروەردە ئیشی لەسەر دەکرێت مامۆستایان لەوانەیە ڕێکارەکان بزانن. خۆش بێ زۆر زۆر سپاس مامۆستا خۆش بێ سپاسانەکەم. مامۆستا شەماڵ فەرموو. سڵاوتان لێوێ کاک دکتۆر دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کاک عەبدولسەلام وەڵای من قسەم زۆر بوو بەڵام لەبەرەوەی کاتێکە زۆر کەمە بەس یەک شتی بەسی دەڵێم ئەوش ئەوەیە لەسەر ئەو قسانی کە کاک عەبدولسەلام کردی ئێمە پێویستمان بە بڕای من پێویستمان بە گۆڕینی عەقڵیەتە عقليتي تالبة عقليتي مامۆستا عقليتي مشرف عقليتي ڕاهێنەر عقليتي دایک و باوکی تالبە لەسەروی هەمیەوە عقليتي ئیدارەدانی هەڵسەنگاندن کە وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا لەسەروی هەمیانەوە بەوەی کە ئێمە لای ئێمە ئەو ڕوئایە بێ کە هەڵسەنگاندن یەکسان نییە بە تاقیکردنەوە بە مطلقی. زۆر مامۆستا شەماڵ زۆر زۆر سپاس. مامۆستا بێریات محسین مامۆستا بێریات. سڵاو مامۆستایانی بەڕێز دەستخۆش مامۆستا عەبدولسەلام من وەکو یاریدەدەرێک تەماشای قوتابخانەکانەکەین ئێستا باس لە تاقیکردنەوەی بازنەی یەکەمەکەم کە قوتابیانی سەفی 1 و 2 و 3 کە بە هیچ نەوعاک مەسەلەن یەکە و سەر دەرەچن ناجحبوونیان هەیە و زۆربەی تەڵەبەی هەیە ئەبینی ناخینی یان تەڵەبەکان زۆر باش نینە یەکە و سەر ئەمەدەینە سەر مەرحەلەی 4 بازنەی دووەم یەکە و سەر تاقیکردنەوە ئەکا هێشتا تەڵەبەکە لەوانەیە زوان فێری نووسین نەبووبی جوان فێری خینەوە نەبووبی یەکە و سەردەی وەرەقەی لە پێشدا ئەندرێ تاقیکردنەوە ئەکا ئیمتحان ئەکا مامۆستاکانمان هێشتا جاری وهەیە دەفتەر لۆ قوتابی دائنێ دەفتەری پیتەکانی لۆدانی لەبەرەوەی زۆربەی بەخێوکارەکان دڵیان ناگری کە قوتابیەکانی خۆیان بێرنەوە ئایا ئەوە سیستەمێکی تەواوە کە نەمینێ کە لە پۆلی چارش ئێمە زۆربەی مامۆستا بەڕێزەکان باسییان کرد گلەی ئەکان کە سەفی 12 کە سەفی 9 قوتابیەکانیان یان لە تاقیکردنەوەکان باشنین لەبەرەوەی کە چلی هەیە ناجح ئەبی لەبەرەوەی کە بڕیار هەیە ئایا ئەوە سیستەمەکی تەواوە ئەمە لە 3 مەرحەلەی لە بازنەی یەکەم کە ساقیت بوو نییە دوای دێنە سەر بازنەی دووەم یەکە و سەر تاقیکردنەوەی پێکەین دەستخۆش ڕێستانی زۆر سپاس بەڕێزی مامۆستا سەنگەر ئەگەر کۆمنتێک شتێکی وا هەیە کە پەیوەندی بە بابەتەکە هەبێ ئەگەر نا ئەو آخر وەڵامدانەوە دەبێت فەرموو. بەڵێ دکتۆر جان لە یوتیوب مامۆستاشی بەڕێز پرسیەتی کە ئەو پرۆگرامەی کە ئێستا هەیە بۆ چوونی مامۆستا عەبدولسەلام ئایا تیایدا تەقلیدیە یاخود قوتابی سنتەرە بە پێی پرۆگرامەکە کە ئێستادا ڕژاوە پرۆگرامی بنەڕەتی و ئامادەیی هەر ئەو پرسیارەمان هەیە دکتۆر جان ئەفۆ دەست خۆش بێ مامۆستا فەرموو. دەست خۆش بۆ مەوزوعی تاقیکردنەوە دیسان من باسی ئەوە ناکەم کە وەرەقەیەک لە بەردەم قوتابیدا بنرێتن باسی ئەمی کاتمە نییە بەقەدەر ئەوەندەی باسی وەها لە قانون لە یاسادا ئەڵێن نەس هەیە و ڕوحی نەس هەیە یاسا و ڕوحی یاسا فمەقسەد لەو پرسیارانە چین چ جۆرە توانە ئەبێت تاقیکەینەوە چ جۆرە ئاکار ئەمانەوێ هەڵسەنگین چ جۆرە مەعریفە ئەمانەوێ هەڵسەنگین ئەبێ ئەوە لەوێ بیتن و تا قوتابی بازنە یەکەم کاتێکە بە دووەم دەچیتن ناکرێ وا ببیتە شتێکی مفاجئ بێ هەندێک تەمهیداتی بۆی بکەین پێشتریانی تێبگەت ئەسڵەن لە مەفهومی چۆن ئەبێ لە مەفهومی شەراکەت تێبگات لە مەفهومی فەوز و خەسارە تێبگات لە مەفهومی تیم و بەشداریکردن تۆ دانوستاندن ئەو جۆرە بەهایانە و هەڵسوکەوتانە فێر ببیتن ئەبێ فێری ئەوەش ببیتن ژیان تاقیکردنەوە تێدا هەیە خۆی داخلیان پرۆسسە بکەین لە پۆلی 1 و 2 3 تاگەر چوو 4 تۆزێک منەظەمتر لێ هاتان پرۆسسە و نەفسیان ئامادە بیت فمەوزوع هەمووی تەمهیدە ناڵم هەندە جار ئێمە وا سەیری ئەوە کاکینە کۆنە ئەوە سجنێکی گەورەیە نە قوتابخانەیە بۆ پێگەیاندنی قوتابی ئەوەی قوتابی سنتەرە ئێمە زۆر قسەکەین بەس عملیان ڕاستی دیسان ئێمە گیرودەی خودی سیستەمەکەینە ڕوح و ناوەڕۆکی بابەتەکە زۆر لەوێ دیار نییە چونکە بە تەقدیری من ئەگەر دیار بوایە زۆر لەو تەفاسیلانێک کە تێدا باس دەکرا نەدەهاتە بەرچاوی ئێمە کەواتە تا ئێستا ئێمە وەکو مەسەنا و قوتابیەی لە مەوزوعی داڕشتن و ئەوانە مامۆستایەک بۆی ئەنووسیتن و دێتن مەوزوع اختیارات کەواتە ئێمە هەر دیسان سەیری پرۆسسەکەیەکەین باسی ئەوەیە چۆن قوتابی بتوانیت دەرەجە بێنیتن و دەرەجەکە لەسەر ئاساسی میمۆرایزیشنە تەذەکورە تا ئێستا لە ڕوحی حتا قوتابی سنتەرە تێنەگەیشتین کەواتە ئەبێ ئالیاتی وا بدۆزینەوە بزانین ئایا قوتابی تێگەیشتیانە
چونکە ئەسلی پرۆسسی پەروەردەیی پێگەیاندنی ئەوە لە دوو بواری سەرەکی هەرچەندە خۆی سەیە بەشێک تێدا معریفەیە نۆڵجە بەشێک تێدا سکڵە تواناکە و کارامەیە و بەشێک تێدا ئاتیتیودە خودی شخصیەتی کەساتی ئەو لە دەرێ وەزعی چۆن دەبیت و کاتێک کە پلانی خۆمان هی دەرسی منهاج هی هەڵس و کەوتی تعاملکردن حتى تعاملی ئیدارە لەگەڵ مامۆستا ئیدارە لەگەڵ قوتابی لەگەڵ یەکتر مامۆستا لەگەڵ قوتابی هەموو ئەو ژینگەیە پێگەیاندنی ئەو قوتابیە بۆ کۆمەلگا ئەبێ بزانین چ جۆرە کەساتی ئێمە دروست دەکەین و هەمووی بەشێکە لە پرۆسەسی ئەعدادکردن و تاقیکردنەوە هەڵسەنگاندنە ئایا ئەو موئەشیراتانە ئەو پێوەرانە پێی گەیشتیە یان ئەمە خلاصەی قسەیە. دەستت خۆش بی مامۆستا زۆر زۆر سپاس بەڕاستی ئەوە ساعتە و 50 دقیقە ساعتێک و 50 دقیقە لەگەڵمان بووی سەرباری مەشغەڵەت و سەرقاڵی زۆر بابەتی زۆر گرنگ بوو خۆی ئامادەبوونی ئەو هەموو مامۆستای بەڕێزش لێرە 300 دانە لە زووم و نزیکەی 100 کەسێک زیاتریش لە یوتیوب خۆی پەرۆشی ئەو خەڵکە و ئەو مامۆستایانە نیشان دەدا بۆ کەرتەکە و زیندویی ئەو بابەتەش نیشان دەدا کە بەڕاستی ئەوە برینێکە ئێمە دەستمان ناوەتە سەری بۆی هەوڵ بدەین بەیەکەوە ڕێیەکان بگۆڕینەوە تاکو بگاتە گوێی بەرپرسان بگاتە گوێی بڕیار بەدەستان تاکو بیری لێ بکەنەوە بەلایەنی کەم پرس بەو کەسانە بکەن کە لەناو پرۆسەکە پرس بەوانە بکەن کە شارەزاییان هەیە ئەزمموی دەرەوەیان هەیە بۆی بتوانن شتێک بگونجێنن لەگەڵ ژینگەی ئێرە بگونجێ ئەمە ناکرێ هەموو ساڵێکیان هەموو کابینەیەک سیستەمێکی فینلەندی سیستەمێکی سویدی سیستەمێکی بریتیش کاونسڵ بێنین وەکو خۆی بەبێ هیچ ئامادە سازیەک زمینە سازیەک ڕاهێنان پێکردن و وەکو دەڵێ گەیاندنی حکمەتی ئەو پێوەرانە و ڕوونکردنەوەیان بۆ خەڵکەکە ناکرێت تەوقعی ئەوەش بکەیت کە سەرکەوتوو دەبێ و بێ کێشە دەبێ بەڕاستی هەنەبوونی سیاسەتێکی پەروەردەیی گشتگیریش لە کوردستان ڕەنگەیەکە لە کێشەکە بێ بۆیە هەر کابینەیەک هەر وەزیرێک کە دێ ڕوئیای خۆی جێبەجێ دەکات ڕەنگە تەکمیلەی ئەوەی پێشە خۆی ناکە بەڵکو ناشتوانە لە سفرەوە دەست پێ بکات چکە سفر نییە ئەوە جار پرۆگرامێک هەیە دەبێ ئەوە جار ئەوە ڕابگرێ ئەوە بسڕێتەوە ئەو دوایە دەست پێ بکە ئەوەش بەهۆی نەبوونی سیاسەتێکی گشتی پەروەردەیە ڕەنگە لە کوردستانیان لە هەرێم لە ئێستادا کە خۆشبەختانە خەڵکێکەیە باز دەکات خەڵکێکەیە بیر دەکاتەوە بیری لێ دەکاتەوە کە ئەوە دەست پێکە و ناشکرێتەوە قەیەوە بکەن لە شەو و ڕۆژێک هەموو شتەکە تەواو دنیا دەبێتە شامی شەریف و سیستەمێکی نەخێر ئەو وڵاتانەی کە گەیشتونەتە و قۆناغەش بە ڕۆژ و شەوێک نەگەیشتون بە چەندین مەرحەلەی ئینتیقالی و داڕۆیشتون هەڵەیان کردووە کۆسپیان هاتوتە بەردەم بەڵام ئیرادەیان هەبووە ویستیان هەبووە و چارەسەریان کردووە من زۆر سپاس دەکەم بۆ ئەو کاتە زۆر سپاس بۆ بەڕێزان کە لەگەڵمان بوون ماوەی ساعتێک و 50 دقیقە بەڕاستی ئەوە شخەمخۆری ئەوانە سپاس بۆ تیمی مەگامایند پلس مامۆستا سەنگەر وانی ترکە خۆبەخشانە لەگەڵمان بەردەوا من هیوادارم توانی بێتمان پەنجە لەسەر برینێکی تر لە جەستەی پەروەردەدا بنین بۆ هیوایە بتوانین هەمومان بێکەوە چارەسەری بکەین و جارێکی تر بینەوە باسی جێبەجێکردن و چۆنێتی باشترکردنی بکەین مامۆستاگەر وتەیەکی کۆتایی هەیە فەرموو مەمنون دەستان خۆش بیت سەرکەوتووم پێکەوە توانشتی باش بکەین دەستان زۆر سپاس ئەگەر ڕخسەتە بێت سلایدەکان بۆ بەڕێزان بنێرین ئەو مەجموعە سلایدێک کە هەبوو داوا دەکەن نۆرماڵە لە زۆر باشە زۆر باشە دەست و چاوتان خۆش بێ و سپاسان دەکەین لەگەڵمان بن بۆ وێبینارەکانی داهاتوو شەوانی شەممە لە خزمەتتان دەبین بە بابەتی گرنگ و پێشکەشکاری بە ئەزمون دووبارە زۆر سپاس بە ڕخسەتی هەموو لایەک سێشنەکە کۆتایی پێدێنم کاتێکی خۆش